لا هولێری پایتەختەوە جوانترین ڕێز و سڵاوتان لێبێت بینەران. ئەمڕۆ 25 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕاپەڕینی شاری هەولێری قەڵاو منارە، شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. 25 ساڵ لەمەوبەر خەڵکی شاری هەولێر دژی دام و دەستگا داپڵۆسێنەرەکانی بەس ڕاپەڕین و لە ماوەی چەند کاتژمێرێکدا توانیان دەستگاکانی باس و هەروە فەیلقی پێنج لە شاری هەولێر لەناو ببەن و هەروە توانیان لە شاری هەولێر ڕابکەن. بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئامانجەکانی ڕاپەڕین تا لە دوای 25 ساڵ تا چەند توانیوێتی ئامانجەکانی خۆی بەدەست بهێنێتن و هەروەها بۆ ئەوەی قسە و باسی زیاتر لەم بارەیەوە بکەین لەگەڵ نوێنەرانی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان، هەریەکە لە ڕێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر و هەروەها شوان شێخ ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها فەرمان عەزەدین پەرلەمانتاری پێشووی فراکسیۆنی گۆڕان، هەروەها هاوڕێ کورد و ئەندامی کۆمیتەی پارێزگای هەولێری حزبی شوعی کوردستانمان لەگەڵدا. سەرەتا کاک هاوڕێ لە جەنابتانەوە دەست پێ دەکەم. دەمانەوێت بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی ڕاپەڕین 25 ساڵ لەمەوبەر. ڕاپەڕین لە شاری هەولێر چۆن دەستی پێکرد؟ گەلێک سپاس دەبوو کاک ڕێباز، کاک شوان، کاک فەرمان، سڵاو بۆ برادەرانیش. لە 25 ساڵەی ڕاپەڕین پێم خۆشە سەرەتا سڵاو بۆ پێشمەرەکان لە بەرەکانی جەنگ و لە هەردەمەک لە سەنگەری گەلدان و دیفاع لەو ملەتە دەکەن وەکو هەرکەچی هەمیشەیی. سڵاوی تایبەت بۆ پێشمەرگە دێرینەکان، بۆ زیندانانی سیاسی، بۆ هەموو ئەو خەڵکەی کە هەتا نۆهەتویەک ئێمەیان بە نۆهەتویەک سپارت و بەو ڕۆژەی ئێستاکەیان گەیان. سەری ڕێز بۆ خانەوادەی سەربەرزی شەیدان. ئەمە پێم خۆشە وەکو زیاتر طبعاً لە دەرفەتی ڕاپەڕین هۆکارەکانی ڕاپەڕین پێم خۆشە سەرەتا و دەست ئەوەی دەستپێرەکەی باز بکەین. خەڵکێک زۆر هەیە حەزم لێ ئەو دەستەواژەیە وەکو ڕاستکردنەوە بڵێم، خەڵکێک زۆر هەیە دەرێ ڕاپەڕین کرا و پێشمەرگە لە دەرێ بوو، کان نەما پێشمەرگە وجودی نەبوو هاتەوە. بەڵام حەزەکەم ئەوە هاوسەنجی تێدابی وەک خۆی باز بکرێت. پێشمەرگە سەرکردایەتی سیاسی بەرەی کوردستانی لەسەرێ پەیوەندی هەبوو، خەتی تەماسی لەگەلایەنەکان هەبوو. سێ هۆکاری سەرەکیش حەزم لێ پێش ئەوە باسی بکەم خودی ڕژێم و زوڵم وەکو ئەزمون و دەرس بۆ ئەمڕۆکە و بۆ ئایندەی ملەتەکەشمان زوڵم و ستەمی ڕژێم لەلایەک یەکگرتوویی بەرەی کوردستانی کە توانی لەو ئەوەی لە خەباتی شاغ ناڕزایی و دڵگرانیەک لە خەڵک هەبوو بەرەی کوردستانی تانی ملەتی کورد هێزە سیاسیەکان لە ناوخۆ خەڵک ئومێد و هیوایەک بۆ خەڵک بژێرتەوە. ئەوە دوو سێمیش لە بیرمان نەچی هۆکاری خارجیشتی و لە هۆکارەکان بوو ناگرێت باسی ڕاپەڕینکەی هەموو سەفحەکانی نەگەڕێن. سەدام حوسێن زوڵم و ستەمی بە ئاستەک بوو، یەکەم گەلی کردەیەک، دووەمیش ناڕەزایی ناوخۆی لە ئاستی ئەقلیمی و نێودەوڵەتی بۆ خۆی ڕاکێشا، لە ئاستی لەوەی هەر ساڵی شەڕ پرچەکیان کرد، غوروریەتەکی کرد بوو، پڕی داکوێت هەموو دنیاشی لە خۆی بە دوژمن گرت بوو. لەبەر ئەوە ئەو ئامادە سازی عامە لە ڕووی ڕاپەڕیندا گەیشت بۆ ئەوەی دەرەنجامی ببی و هەموو هۆکارەکان ئەوە بوو بەرەی کوردستانی لەسەردا پەیوەندی بە هێزی ناوخۆی کرد. مەفرەزەی لەنا ئێمەش وەکو حیزبی شوعی بەڕاستی لە شاردا نەبڕابووین. بێم خۆشە خەڵک ئەوە بزانانی قیادەی ئێمە بەشی زۆری لە ناو شاردا بوون. مەفرەزەی ئێمە لەوانەیە برادران ئەوەی لە ناو شاردابی زۆر باش دەزانی ئێمە هەتا 98 لە منتقەکانی خۆشناوەتی لە منتقەی کۆسرەت لە فلانی لەوانەیە زۆر حەدەسی تێدا لەو ڕوودانە ڕوویدایە لە ڕاگەاندن باس کرایە برادران دەیزین. ئێمە لە خەتی جەماوەر و باسووی خۆمان دانەبڕابووین. پۆلێک لە قارەمانەکانی ئێمە لە سەرکردایەتی ئێمە حزب لە زیاتی ئەوی بۆ مقەراتی سەر و نۆکانیان ڕەوەکە لە خەتی تەمازێر لەگە برادران پەیدا لە خەتی تەمازدا بوون. دەواازەی ڕاپەڕین لە لای ئێمە وەکو مێژوو حەقە مێژوو ئاماژە بۆی بکە لای ئێمە لە یازدە نەبوو. ڕێخستنەکانی حزبی شوعی لە ناو جەرگەی شاری هەولێر زەنجی ڕاپەڕینیان لێدا. تەبعاً بەڵام ئەو زەنگە توانی لەو کات و سادەی چەند ڕۆژێک پێش ڕاپەڕینی عامی شاری هەولێر تەمان دەستی پێکرد بوو لە شارەکان دەستی پێکرد و بەڵام وەکو شاری هەولێر زەنجی ڕاپەڕین حزبی شوعی لە 6 ئازار لە نێوجەرگەی شاری هەولێر لێیدا بریندارمان بوو، فلانمان بوو، ڕاپەڕین بوو. ئینجا هێزەکانیشمان لەگەر هێزەکانی بەرەی کوردستانی
لەگەر هەموو لایەنەکان و بەتەسی قۆر بە قۆر و شار بە شار بە ئیلتیفازە و شار هات نەخوارێ لە کۆی شەهیدماندا لە ناو شاریش کە هات لە مەنزومەی هاوڕێیان شەهیدیاندا لە زادەی کوران و بەڵێ باشە کاک فەرمان یعنی تا چەند دوای ڕاپەڕین دوای 25 ساڵ ینی هیوایەک هەیە دیارە سەرەتا لە ڕۆژی ڕاپەڕینی 25 ساڵی ڕاپەڕین شاری هەولێر سڵاو لە شاری هەولێر سڵاو لە پێشمەرگە دێرینەکان سڵاو لەو پێشمەرگانەی ئێستا بەرگری لە هەموو کوردستان دەکەم بەرامبەر بە تۆریستان سڵاو لە شەهیدان لە زیندانانی سیاسی لە هەموو ئەو خەڵکانێک کە بەشداری ڕاپەڕینیان کرد هەتا بە وشەیەکیش بێ دیارە ڕاپەڕین وەکو خۆی ئامانجی خۆی بەدێ هێنا و کوردستان ئازاد کرا ڕاپەڕین وەکو ڕووداوەکە مەبەستم لە ڕاپەڕین وەکو ڕووداوەکە لە ماوەی کەمتر لە 20 ڕۆژ لە 5 مانگ تاوەکو ڕزگارکردنی شاری کەرکووک کەمتر لە 20 ڕۆژ ڕاپەڕین ئامانجی خۆی بەدەستهێنا بەڵام لێرە گرنگ ڕاپەڕین بوو و کوردستان ڕزگار بوو بەڵام گرنگترین ڕووداوەکەی پاش ڕاپەڕین ئایا پرسیارەکە بکەین ئایا ڕاپەڕین ئامانجەکانی خۆی بەدەستهێنا ئێوە پێتان وایە ئامانجەکانی خۆی بەدەستهێنەوە بڵێ نەخێر ئێمە پێمان وایە ڕاپەڕین ئامانجەکانی خۆی بەدەست نەهێنا لەبەر ئەوەی دەسەڵاتی کوردی بەڕاستی لە ماوەی 25 ساڵ نەیتوانی بگاتە ئەو قۆناغا ئەوانەی کە پەیوەندیان بە ژیانی سیاسی بە ژیانی کۆمەڵایەتی بە ژیانی ئابووری بە ژیانی فەرهەنگی بە سەربەستی و ئازادیەکان هەیە لە هەرێمی کوردستان بەدەست بهێنین بۆ لێرە هەندێک گشت ئەگەر باس بکەین دیارە ئەگەر بگەڕینەوە فەرهەنگی سیاسی هەموو ئزبەکانی کاتی خۆی لەبەرێ کوردستانیدا بگەڕێرەوە پرۆگرامەکەیان هەر هەمویان باسە دیموکراسی دەکەن هەر هەموو پاندایەکی زۆر لە بیر و باوەڕەکانیان دیموکراسیە بەڵام خۆی لە خۆیدا ئەگەر ئێستا سەیری هەرێمی کوردستان بکەین بەڕادەیەک دیموکراسی و بیرروڕا ئازاد واتە سک بۆتەوە ڕەنگە گومان لەوە بکەین وانابی ئینشاءڵڵا دیکتاتۆری سەرەبدا دووەم باش ئێمە ئاوەتە خوازین بەڕاستی هێزی پێشمەرگە هێزێک پێشمەرگەکی یەکگرتومان هەبی بۆ ئەوەی ئینتیمای وەلا و ئینتیمای لە بۆ نیشتیمان هەبی نەک وەلا و ئینتیمای لە بۆ لایەن و پارتە سیاسەکان هەبی بە یەک دەنگ بە یەک ڕنگ بە یەک جلوبەرێک بە یەک لولەتفەنگ پارێزگاری لە هەموو قۆناغەکان لە هەرێمی کوردستان بکەن و هەروەها دەبایە لە هەرێمی کوردستان کە ئەوەیان زۆر گرنگە زۆرێک لە یەک تێگەیشتن یەکتر قبولکردن هەبی لە نێوان هەموو لایەنە سیاسەکان نەک لایەنێکی سیاسی هەوڵی ئەوە بدا بەر زۆری زۆردار هەوڵی ئەوە بدا لایەنی تر بسترێتەوە یان لەسا ئەکاوە دەری بدێ خاڵی تر بەڕاستی لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەو دام و دەستگایانەی کە هەنا چ دام و دەستگای یاسادانان بن چ دام و دەستگای جێبەجێکردن بن وەکو پێویست نین لەبەر ئەوەی دام و دەستگاکان بەڕاستی ئەکتیڤ نین و یاخود ئەگەر ئەکتیڤش بووینە لە ئەکتیڤیان خستن جا ئەوانە هەر هەمویان ئەو هۆکارانە بوون کە من ناتوانێت گەڵی تریشەیە بەڵام ماوەکەمەدارنەدا دواتر دێنە سەر ئەوانەش کاک فەرمان بەڵێ بنێران هەر لە سەر ڕاپەڕینی شاری هەولێر کۆمەڵێک لە هاوڵاتیانی شاری هەولێر کۆمەڵێک ڕۆژنامە نووس و چالاکوانی کۆمەڵی مەدەنیشمان لەگەڵدان باشە کاک شوان شێخ ئەحمەد ینی بۆچی ینی لایەنێک دوای 25 ساڵ باز لەوە دەکاتن کە هیچ هیوایەک هیچ شتێک نەماوە لە هەرێمی کوردستاندا بەڵێ زۆر سپاس ئەسڵاو و ڕێزم بۆ خەلکی ڕاپەڕیوی کوردستان بەتابەتی 11 ئازار خەلکی ڕاپەڕیوی شاری هەولێر و 11 ئازار دوو ڕووداوی مێژوویە یەکیان ڕزگارکردنی شاری هەولێردا و ئەوی تریشیان ڕێکەوتنامەی 11 ئازاری مێژوویە کە لە نێوان شۆڕشی کوردستان و لە نێوان حکوومەتی ئەو کاتی باعث کە ڕوویدا و یەکەم وەسیقەی تاریخیە کە دانمە مافەڕاوەکانی خەلکی کوردستان درا لە چوارچێوەی حکومی زاتی ئەو سەردەم بەڕاستی ئەمە ڕاپەڕین خۆی لە خۆرا هەروە بە ئاسانی دروست نەبوو نەتیجەی ئەو زوڵم و زۆرانە بوو کە ڕژێمی باعث و ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق دەرەحەق بە خەڵکی کوردستان ئەنجامیان دەدا کۆمەڵە خەلکی ئەمە زیندانی دەکرا ئەنفال و چیمیا باران و زیندە بەچاڵکردن و هەرچی سیاسەتە بەرامبەر بە خەلکی کوردستان پیا دەکرا بۆیە خەلکی کوردستان لە ناخەوە دەقوڵە هەڵ دەقوڵە و کۆمەڵێک عوامیلی شەبوو هەم زاتی هەم مۆزوعی کە وای کرد کە خەلکی کوردستان سەر تاسەری کوردستان یەک بگری و ڕاپەڕی ئەوەش نەتیجەی ئەوەیە کە لە ساڵی هەشتاکان بەرەی کوردستانی پێکات بەرەی کوردستانی لە حیزبولانە سیاسەکانی کەوانەی لە خەباتی شاخ بوون یەکیان گرت بەرەی کوردستانیان پێکینا خەڵکی کوردستان بۆی دڵخۆش بوو کە تاکە ئاواتیان ئەوە بوو کە کوردستانیان
کە حزب سیاسەکانی کوردستان بەیەکەوە هاوکارن پشتیوانیان لێ دەکەن کە هەر کاتێک ڕاپەڕین ئەنجام دەکرێت بە پشتیوانی حزبلانە سیاسەکان و یەکریزی و تەبای نێوان خەڵکی کوردستان بتوانین سەرکەوتنی گەورە بەدەست بینین و دەمەوێت یەک لە دەوری ئافرەتانی کوردستانیش بەدیار بێخم بەڕاستی ڕۆڵێکی کاریگەریان دیت لە ڕاپەڕینەکان نمونەشمان هەیە لە شەیدبوونی ئافرەتی کوردستان لە هێرشبردنیان بۆ سەردام و دەستەکانی بەعز دیتمان ئافرەتانمان بە سرودی ئەیڕەقی بە سرودی ئەی شەهیدان ڕوبەڕووی مەرگ دەبوونەوە و پەلاماری دام و دەستەکانی بەعسیان دەدا و توانیان وەک شان بەشانی خوشک و براکانیان پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بتوان ڕاپەڕین پیرۆز بکەن. باشە بۆچی کاکشوان بۆچی ینی هێشتان لایەنێک پێی وایە ڕاپەڕین نەیتوانیوە ئارمانجەکانی خۆی بەدەست بێنێت؟ ئەگەر ڕاپەڕین نەبووایە پێش هەموو شتێک لەوانەیە ئەوەی کە لە دەستیشماندا بوو هەمووان لە دەست دەدا. شارەکانی کوردستان تعریب گەشت بە کوێن دەرەکە گەشت بە ناوماڵەکانی ئێمە لە هەولێر لە دووەک لە سلێمانی لە هەموو شارەکانی کوردستان تعریب هاتبوو تەنجی بە ئێمە هەڵچنی بوو. ڕۆژانە خەڵکامان کە ڕاپەڕی خەڵکی ڕاپەڕی کوردستان کە ڕاپەڕی چەندەها دینمان لەوانەیە ئینتزاری بەرجیان دەکرد سێداریان دەکرد لەلایەن بەعسەوە کە ئازاد کران. بۆیە هەوا بەو شێوەی تەمەشا نەکەین تەمەشا بکەین کە ڕاپەڕین توانی ئیرادەیەکی وا دروست بکە کە هەموو خەڵکی کوردستان بەبێ جیاوازی ڕەنگ و دەنگ ئەوەی جێگای شانازی بوو لە ڕۆژی ڕاپەڕین و ئەو ماوەی کە چەند ڕۆژە 20 ڕۆژی ڕاپەڕین مانگەشی ڕاپەڕین ئەو 25 ڕۆژەی ڕاپەڕین کە شارەکان ئازادکران ئەمە دیتما خەڵکی کوردستان شەیدەکانی خۆیان بە شەیدی بەرەی کوردستانی لە قەڵەم دەدا لەناو بازاری هەولێر من خۆم دیتم شەیدی هیچ حزبێکی پێوە نەبووە نووسیتی شەیدی بەرەی کوردستانی ئەوە جێگای فەخرە. نەتیجەی ڕاپەڕینەی حکوومەتی هەرێمی کوردستان هاتەکایە پەرلەمانی کوردستان دروست بوو کۆمەڵێک حزب ممارەسەی سیاسیان کرد علاقاتێکی نێودەوڵەتی پەیوەندەکانی هەرێمی کوردستان پەیوەندەکانی حکوومەت و حزبەکان زیاتر پتەوتر و باشتر بوو لەگە دەورە پشتمان لەوارەوە لەگەر وڵاتانی دنیا بۆی زیاتر پشتیوانی لە مافەڕەوەکانی خەڵکی کوردستان بکرێ. ڕاستە ئێمە لە نەتیجەی ئەو 25 ساڵ خەبات و تێکۆشان و دروستکردنی حکوومەت و پەرلەمانی کە هەیە لەوانەیە زۆر شتی زۆر باش کرایە بەڵام لەگەرەوەشدا کەموکوتیشمان هەیە پێویست بۆی دەکە ئەمە ناکرێت نوکوریەوەی بکەن کە کەموکوتی نەبووە بەڵام ئەو کەموکوتیان نابتە هۆی ئەوەی کە ئێمە خەڵکی کوردستان ڕەشبین بکەین بەرامبەر بە ئایندەی کوردستان دەکرێت ئێمە هەمومان بە تەبایی دەست بخێنە ناو دەستی یەکتر ئەو ڕایە جیاوازانەی کە هەیە ئەو بیبۆچوونانەی کە دەمانوێت جێگای بۆ بکەینەوە دەکرێت بە مفاوەزات بە گفتوگۆ بە حیوار بە لێک دانیشتن بە دانیشتنی وا بەو شێوانە لەگە یەکتر دابنیشین بیرڕایەکان بگۆڕینەوە پەنجە لەسەر کەموکوتەکان دابنێن بۆی هاوکار بین بۆی پرۆسەی دیموکراسی بە مؤسساتکردنی دامەزەستەکانی حکوومەتی هەرێم زیاتر بەرەو پێشەوە بڕاتن و خەڵکی کوردستان هەمویان هەست بە وجود و هەست بە مەسئولیەتی خۆیان بکەن لە هەرێمی کوردستان کە دەتوان ئەوانش شان بە شانی دام و دەستگا ڕسمیەکانی وڵات ئەرچی شتەشانی خۆیان بەجێ بگێنن و دیسان دەرێمەوە بەوەی دەکرێت کە ئێمە خۆناغی زۆر گەورەمان لە پێشە گۆڕانکاریەکانی منتیقە زۆر سەریع دەڕواتن پێویستمان بەوەی ئەمە لەگەینی خۆمان لێک نزیک بینەوە هەڵوێستەکانمان لێک نزیکەینەوە بۆی چۆن بتوانین لەو گۆڕانکاریە گەورەی کە لە نەخشەی منتیقە خەریکە ڕوودا چەند پێمان دەکرێت جێگای داخوازی ڕاوەکانی خۆمان مافڕاوەکانی خۆمان لەو نەخشە کە لە ئارادا هەیە جێگای بۆ بکەین ئەو بەچ دەکرێت بەیگرێزی تەبایی و لێک تێگەیشتنی ئێمە دەکرێتن لەگەر ئەوەشدا کە هەروەکو بەڕێز مامۆستا فەرمانی ئیشارەت پێدا لەوانەیە لێک تێگەیشتن هەیە نەماتوانی وەکو پێویست دەگەڵاوی یەکتر بین بۆ ئەوی بتوانین ئەو بیرڕایانە جێگەیان بکەنەوە پێویستمان بە زیاتر تەفاهمی زیاتر و دانیشتەکان دەبی تا بتوانین لەو قەیرانەشتا ئێمە دەرباز بین. کاک ڕێباز ینی 25 ساڵ پێش ئێستا خەڵک بە یەک نەفەس دژی ڕژێمی بەعس هەستایەوە نەگەیشتە ینی مانگێک ئاگری ڕاپەڕین گەیشتە کەرکووک ینی بۆچی ئێستا ئەو نەفەسە ئەو یەک نەفەسی هەم لە ناو خەڵکیش هەم لە ناو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان نەما هۆکارەکەی چییە؟ سەرەتا من سوپاس بۆ ئەو بەرنامەیە و یادی 25 ساڵەی ڕاپەڕینی کوردستان و بە تایبەتی پایتەختی هەرێمی کوردستان پیرۆزەکەم لە خوشک و برایانم وە سەری ڕێز و نەوازش دانوێنم بۆ نەماڵەی سەربەرزی شەهیدان و هەروەها هەموو ئەو پێشمەرگە قارەمانانەی ئەو پارتیزانانەی ئەو زیندانە سیاسیانەی ئەو تەنزیماتە نهێنیانەی ناوشار بە هەموو ئاڵا و ڕەنگەکانەوە بەو نمەت و بەو ڕوحیەتەیە گرتووەوە کە توانیمان لە ماوەیەکی کووردا ئیرادەی گەلی کوردستان سەر بخەینەوە خەڵکی ڕاپەڕەوی کوردستان زاڵ بێت بەسەر دام و دەستگاکانی بەحسدا. ئەمن تەواوکاریەک بۆ قسەکانی هەڤاڵەکانم ئەکەم کە لە خوشک و برایان و لە خوشکانی شەهید کە لە شاری هەولێردا شەهیدی ڕەحمەتی خەتزەباوە بوو بە
سمبڵی شەهیدانی خوشکان لە شاری هەولێر و شەهید مستەفا ناوپردانی لە بیدایەتی سەیتەرەی شاوێز مەدخەلەکەیدا و باقی هەموو ئەو شەهیدانە کە من ناتوانم ناویان بێنم بەڵام سەری ڕێز و نەوازشیان دووبارە بۆ دادەنەوێنم و ئەمە بەری ڕنج و ماندیبوونی ئەوان بوو کە ئێمەی گیان ئێمە ئەم هەوێنی برایەتی و تەباییە ئەبێ لە دوای 25 ساڵ نوێی بکەینەوە ئەبێ ئەمە ئەو هەوێنی برایەتیە بەتین بکەین و بەهێزی بکەینەوە بۆی بتوانین ڕوبەڕووی پلانە ئیقلیمیەکان و پلانی نەیارانی گەلی کورد و پلانی تیرۆر و تیرۆرستان لە ناو ببین ئەمە بەتەنها و بەتەنها بە یەکگرتن بە لێک تێگەیشتن بە یەک ڕیزی ئێمە توانین ئەوەی جەنابەت باس کرد وەکو پرسیار ئەوە بۆ ئەوە نەما ئەمە لە نەتیجەی ممارەسەکردنی دەسەڵاتی خۆمان لە نەتیجەی تێڕوانینی حیزبە سیاسیەکان هەرێک بە زۆرێک لە تێڕوانینی بەڵام من ئەوە تاکید دەکەمەوە ئێمە ئەو ڕۆژانەی 25 ساڵ پێشی ئەمڕۆکە لە هزر و بیری من داوەکو ئەو کاتەوەکو گەنجێک دەزرنجێتەوە کە بەرەی کوردستانی تەقسیمی ئەدواریان کرد ئەوەی هەولێر ئەوەی من لە فکر و هزر و بیری مندایەکە جەنابی کاک کۆسرەت و جەنابی کاک خوڕشی شێرە هەردووچیان لە بەردەم پارێزگای هەولێر و لەگەر برایانی حزبی شووعی و لەگەر برایانی حزبی سۆسیالیست هەمیان بەیەکەوە بە ڕوحیەتی کوردایەتی دەست لە ناو دەست لە باوکی ڕێناسەوە بۆ شانە چەکدارەکانی بروسک و باقی تەنزیماتەکان توانیمان سەرکەوتنی گەورە بەدەست بێنین ئەوەی کە ئێستا ئەو خلافاتانە دروست بووە ئەبێ ئێمە هەموو لایەکمان ئەبێ بۆنەوەی داهاتوو بۆنەوەی نوێش ئێمە ئەو کەلتورە ئەو تەفاهمە ئەو برایەتی ئەو استراتیزیەتە گەشە پێ بدەین بەرەو پێشەوەی ببین و لە نەتیجەی حکومڕانیمان ئیعادەی نەزەر بکەینەوە هەڵەکانمان لەکوێ بوون ئێمە بەرەو داڕشتن و داڕێژکردنی حکوومەتی موئەسەساتی بەرەو ڕێزگرتن لە دام و دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان بەرەو یەکتر قبولکردنە ڕۆین بەرەو دروستکردن و دروستبوونی دەوڵەتی کوردستان هەنگاوەنین ئێمە بێ هەمومان لە بەردەم ئەو بەرپرسیارەتە دابین کە دوا ڕۆژێکی ڕووناک بۆ نەوەکەمان ئەو نەوانەی ئێستا وای لێ نەکەین ڕێز و حرمەتی شەهیدەکان و ڕابردوو وای لێ نەکەین کە ئەم مێژووە جوانە ئەم کەلتورە بەیەکەوە بوونە ئەم ئاشتیە ئەم تەباییە لە بەرچاو ڕەشکەین ئەبێ ئێمە هەموو حزبە کوردستانیەکان لەگەر ئەوەی کە حزبی ڕابردوو دوێنێ بووین حزبی ئەمڕۆژ بین و حزبی ئەوەش بین و موئەسەساتی دروستکردنی موئەسەساتی دەوڵەت دام و دەستگا خزمەت گوزاریەکانمان پەرە پێ بدەین وەک چۆن ڕۆڵەکانمان ئێستا بە یەک ڕیزی بۆ برایەتی لە بەرەکانی سەردان لە ناوەش ئێمە بۆ مەسئولیتەوە و بۆ ئایندەش بین حزبی هەرێ و ئەمڕۆ و حزبی داهاتوش بین کە بتوانین گەشە بە حکوومەتی هەرێمی کوردستان بدەین و زیاتر دام و دەستگای موئەسەساتی خۆمان بەرەو پێشەوە بین نوێ دەکەم ئێمە بەو ڕوحیەتەدا بەرەو پێشەوە باشە کاک ڕێباز باسی شتێکت کرد کە لە سەنگەرەکاندا بە یەک ڕیز ینی لە سەنگەرەکاندان بۆچی لە ناو شارەکان ئەمە نییە ئەمە دوو جیاوازی هەیە ئەمە هێزی پێشمەرگە هێزێکی چەکداری دیفاعکەرە لە کەرامەتی کوردستان لە سنووری کوردستان پارێزگاریە لە کوردستان لە دەستکەوتەکان ئەوەی ناوەوە حزبە سیاسیەکانن کە بە شێوازێکی مەدەنیانە لە دام و دەستگاکانی ترا ئەم خلاف و سیڕعاتە هەیە ئەوەش ئێستا هەنگاوی باش چۆتە پێشەوە ومێت دەکەین ئەوەش لە داهاتوویەکی نزیکدا کۆتاییان پێ باشە کاک شوان ینی پێتان وایە لە هەنگاوێکی نزیکدا ئەو خلافاتانەی کە کاک ڕێباز باسی کرد زیاتر بچێتە پێشەوە ئێمە گەر سەیری ڕابردوو بکەین زۆر ڕووداوی جەرگ بەر دڵتەزیان کە ڕوویدا کە هەموو خەڵکی کوردستان نیگەران بوو و حتا ئەو کاتی کە لە ناو شاریش چەندەها تەمسیلیان کە دەکرد هەموو معناکە لە یەکگرتووی هێزە سیاسەکانی کوردستان نیشانی دەدا بۆیە ئەمە دەتوانین بەس بە یەکگرتووی خۆمان بتوانین زاڵبین بەسەر هەموو ئەو دیادانەی کە ڕوبەڕوومان دەبێتەوە نەتیجەی یەکگرتوون ئێستا یەکگرتوون تا حدێک پێویستمان زیاتر بە یەکگرتنی تر هەیە نەکرد ڕاوبۆچینی جیاواسیە لە یەک دوورکەوتنەوەش هەیە بۆ نمونە لە پەرلەمانی کوردستان ئەمە لە مانجی دەوە تا ئێستا دوو کۆبنەوەی سەرۆژ فراکسیۆنەکان کراوە پاشەوەی کە 5 مانگ دەرگاکان داخرابوون ڕوبەڕووی یەکتر بەڵام کە جێگای خۆشیە دەبی ئەو بربەستانە بشتێنین بە لێک تێگەیشتن و دانیشتەکان ئەمە دەتوانین زاڵبین بەسەر ئەو ڕداوانەی کە یاخود ئەو ڕایە جیاوازانەی کە ئێمە هەیتمان بەوانە دەتوانین وەکو باسم کرد بەو دانیشتانە چونکە بەدیری هیچ شتێکتر نییە ئللا دەبێمە ڕێک بکەوین دەبینی خۆمان ڕێک بکەوین تەبابین ڕایەکانیشمان وەکو باسم کرد هەر ڕایەکمان هەبیت ناکە ئێمە لەسەر ڕای
مقابلی خۆمان فەرزی بکەین دەکرێت هەمومان لێک تێگەیشتێکی هاوبەش دروست بکەین کە لە بەرژەوەی هەموو خەڵکی کوردستان دابی ئەوە ئاوات و ئامانجی ئێمەیە کە خەباتی لە پێ ناویدا دەکەین. باشە کاک فەرمان ینی پێت وایە لە هەرێمی کوردستان فەرزەکرێت بەسەر ینی لایەنێک ڕای خۆی دەوێت فەرزکا بەسەر لایەنێکیکە خۆی دیارە ڕووداوەکانی کۆتایی لە ئۆکتۆبەر لە مانجیدەوە دیارە ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمان دیارە کە شەرعیترین دام و دەستگایە لە هەرێمی کوردستان و یەکێک لە ئەندامە بەڕێزەکانی شێوەتە نیشتم دانیشتە ڕێگاگرتن و نەهاتنەوە بۆ شاری هەولێر و نەهاتنی بۆ پەرلەمان دیارە ئەوە خۆ ئیرادە فەرزکردنە. بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستان دەبی بە کۆی کایەی هەموو جمگەکاندا بچینەوە دابڕێژینەوە ینی هەرێمی کوردستان سەر لە نوێ دابڕێژینەوە هەر لەلایەنی سیاسیەوە هەر لەلایەنی ئابوووریەوە هەر لەلایەنی کۆمەڵایەتیەوە هەر لەلایەنی ڕۆشنبیریەوە هەر لەلایەنی ئازادیەکانەوە بەڕاستی لەبەر ئەوەی هەرێمی کوردستان لە ماوەی 25 ساڵی ڕابردوو ئەگەر بین باسی نەهامەتیەکان و لایەنە لاوازی و خراپیەکانی بکەین تەواو نابی بەڵام لەگەر ئەوەش ئێمە وەکو بزوستنەوەی گۆڕان لەبەرەی خەڵکین و زیاتر بەڕاستی باوەڕ و متمانەمان بە خەڵکی کوردستان بەسکاک فەرمان لە 25 ساڵی ڕابردوو وەکو بزوونەوەی گۆڕان ینی هەرێکتان لە ناو یەکێک لە لایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستان بوون بەشدارین بەڵێ ئێوە بەشدارین خۆم یەکێک ئەندامێک بوو هەر کادرێک چێشتی نیشتمانی کوردستان بوویمە لە کاتی دەسەڵاتی خۆم کە بەکارهێنا لەو شوێنێک کە بوویمە هەموو ئەو تاوانانەی کرایە و هەموو ئەو خراپانێک کرا لەبەر پرسیارم و هەموو سەرکردەکانی ئێستا ناوبستنەوەی گۆڕان کەواتە ئامادەیت ئەگەر دادگاییەک بکرێت مەسەلەن ئەو تاوانانەی وەکو کادرێکی یەکێتی کردوتە بەڵێ بچیتە بەردەمەوە ئەگەر دادگا لە هەرێمی کوردستان سەروەربی لە بۆ هەموو کایەکان هەموو بەرپرسانی کوردستان بێنە بەردادگا ملم لە بۆ باریتر دێمە بەردادگا و ئەوەی ئیدازگە بڕیاریدا من ئیلزام پێوە دەکەم باشە بەڵ ئەوزە تەواو نەکرد ئەگەر ئیجازەهادی دیارە گوتمان دەبی پێداچلەوە بە هەموو کایەکانی هەرێمی کوردستان بگرێت ئەو هەرێمی کوردستانە ئەگەر بە خاک و ئاو و ملەتەکەی و هەمووی بکەی هەمووی یەک تۆپەڵە زێرە هەمووی زێرە بەڵام تاکو ئێستا ئایا ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان سوودمان بینیوە وەڵامەکە نەخێر بۆ نمونە لە هەموو وڵاتانی دنیا بەڕێزان نەوت نعمەتە خودای گەورە دایکی بۆ خەڵکەی کە خاوەن نەوتن بەڵام لە هەرێمەکەی من نەوت بوویتە مایەی بڕینی قوتی من و برسی کردرم نەوت بوویتە ئەوەی بیتەن بنی و موچە و چارێگە موچە لەبەر ئەوەی تەعاملکردن و ڕەفتارکردن لەگەر کێسی نەفت بە شێوەی شەفاف نییە کەس نازانێ نەفت عقدی چییە کەس نازانێ نەفت چەند دەفرۆشێ کەس نازانێ نەوت بە چەند دەفرۆشێ ئەو دوو مانگەی ئەخیری ڕاستە نەوت ژمارەی دانرا بەڵامەتە ئێستا دیار نییە بە چەند فرۆشاوە و هەروەها بە چ کۆمپانیاش فرۆشاوە کەواتە کڕیار و فرۆشیار لەو بینە دیار نییە و هەروە خاڵی تریش بەڕاستی مەسلەی میدیا ئازادیەکان بەڕاستی ئەوە کار زۆر گرنگە هەموو وڵاتانی دنیا بە دوو شت خیاز دەکرێت لە دنیای سەردەمی ئێمە یەکیان بە یاسا تا چ ڕادەک یاسا پەیڕەو دەکرێت ئەگەر هات و یاسا سەروەر بوو ئەوە بە وڵاتێکی پێشکەوتوو دادەندرێت و هەروەها تا چ ڕادەک میدیا و هەروە ڕۆژنامەگەری لە وڵاتە ئازادا ئەگەر ئێمە هەردوو چاوەڕ بگرین قسەیان لەسەر بکەین بەڕاستی یەک لەو دوایان وەکو پێویست نییە ئەی یاسا یاسا سەروەر نییە پاشان بەڕاستی میدیا ئەو کامێرەمانە بەڕێزانێک کە شەو و ڕۆژ کامێرانە شانە سوڕێنەوە هەموو ڕووداوەکانمان لە هەموو کەناڵەکان لۆ دەگوازنەوە زۆر ئاساییە جێبەجێ بیدەنە بەر شەق و کامێرەکەی لە بشتێن و هەروە زیندانیشی بکەن و بیخەنە پشتی پیکابی لە پشت دێگەڕیش پڕی بدەن دیارە ئەوە هەر هەمویان ئەوانە بەڕاستی هۆکارن بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان نەبیتە هەرێمێکی بۆ ئەساتی نەبیتە هەرێمێک ببیتە خاوەن دام و دەستگایەکی سەردەمیانەی تۆکمە و شەرعی بۆ ئەوەی ئێمە وەکو بەشداربووانی ڕاپەڕین وەکو گلەییمان لێ نەکەنەوەکانی داهاتوومان گلەی ئەومان لێ نەکەن ئێوە باب و باپیرانی ئێمە بوو هیستان بۆ منەکە وڵاتیان لەسەر سازی ئەلیان بۆ بەجیبێلین باشە کاک هاوڕێ کوردۆ ینی پێت وایە دوای 25 ساڵ دیموکراسی لە هەرێمی کوردستان گەیشتۆتە و ئاستەی کە ینی کەس مافی کەس پێشێل ناکاتن و ئیتر ینی کێشەیەکی ئاوان دروست ناکرێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان وڵات دەبی لەو بوارەی و لە وەڵامی بسەر دەبی برین بەداخەوە 25 ساڵە ئێمە حکومڕانی خۆمان دەکەین لە وەڵامی قسەک لە قسەی ئەو برادرە ئایا ئێمە چیمان کردیە بەڕاستی حەزم کرد تعلیقەکی گچکە ئەگەر دەرفەتەکەت بەڵێ ئێمە ئەگەر بگەڕینەوە پێش
پێش ڕاپەڕین ئەو ملەتە مهدد بوو ئەو مجەماعاتانەی دروست کرا بوو هەموو پرۆژەک بوو لە ناوبردن و قڕکردن بەڵێ هەتا ئەوەی توانیمان قۆناغی کورد لە قۆناغی لە پرۆسەی لە ناوبردن بابرین قوتار بکەین و بینین ئەو ئاستەی کە ئێستا کە تێیدانە بەڵام وەڵامی پرسیارەکەت ئایا ئێستا کە ئەمە یا پێشێلکاری و ئەمانە دەکرێت بەڵێ بەداخەوە پێشێلکاری زۆریش دەکرێت نەکرد دەکرێت بە علەنی پێشێلکاری دەکرێت ئەوەی ئێستا کە قسە لە سەقوت و داهاتی ئەو ملەتە دەکرێت پێشێلکاریە کە پێشێلکاری نەبی بۆ خەڵک برسی دەکرێت وای لێ هاتێ بە ئاستە کە دەسەڵاتیش ناتوانین کۆڵی لەوەی بک باسی بخۆی باسی لە ئاستی قیادەی لە ئاستی جەنابی کاک مەسعود بخۆی باسی ئێستا کە گەیشتە و قەناعەتی دەرێ پێویستمان بە لێژنەیە و لێکۆڵینەوە لە مەشارێعەکانی هەردوو حیزبی دەسەڵاتە هەردوو فلانە کەواتە ئەوەی ئێمە قسەی لێ دەکەین خەڵک برسی دەکرێت قوت دەبی هەڵوەستەی لەسەر دەکرێت ڕۆژنامە نووس پێشێ دەکرێت لێ دەدرێت فلان دەدرێت دایان کامیرەی هیچ کەناڵێکی ڕاگەاندن نەکرێت لەسەر ڕووماڵ و گواستنەوەی حقیقت لەسەر ئیشە پشیەکەی خۆی لێ دەدرێت مع العلم ئەو کەناڵانەی کە حزبیشن ئیشی ئەکادیمیەکەی خۆیان دەکەن خزمەت بەو شارە بواری ڕێخستن و بواری ئازادی ڕادەربڕین دەکەن بەڵام ڕوبەڕووی پێشێلکاریش دەبنەوە بۆیە گرنگە زۆر گرنگە دەسەڵات گەیشتینە ئەو قۆناغە ئەگە بمانەوێ ئەو قۆناغە تێپەڕین دەبی بگەڕینەوە بۆ فەلسەفەی ڕاپەڕین حزبی شوعی دائم تاکید لەوەی دەکا بەداخەوە لایەنی دەسەڵات وەکو دەرێ نەوعەن ماغڕوریەک لە دەستیاندا وازان حقیقەت هەر لە دەستوانە پرسوڕابەوە ناکەن حزبی شوعی دەرێ بگەڕێنەوە بۆ شێوەیەک لە شێوەکانی بەرەی کوردستانی لەبەرەوەی ئەو قۆناغە پێویستی پێمانە ئەگەر ئەو قۆناغە پێویستی پێمانە خێر رووسیا وەکو دەرەی حزبەکان ئەوەی بخۆتان هەر ناوێکی لێ دەنێ بڕۆن قۆراغی گەلی کورد بگەنە قۆناغی ئەمان ئەگەر بەتەنیا پێتان دەکرێت بەڵام بەداخەوە حزبی شوعی گوتی کاکە 50 بە 50 نەتیجەی خراپ نابی لەبەرەوەی ئێوە بەرەو محاسەسە دەڕۆن محاسەسە هەر دەبێت تۆ داوای بەشی خۆت بکەیت بەشی کەس لەسەر بەشی بەس حکومەت تێدا بێ بەش زەمینێ هەر دەبێت بۆ حزب ڕای کێشی بۆ حزب ڕای دەکێشی نەتیجە کەس قەناعەت بە کەس ناکە لە نێو حزبیش بۆ بەرپرس ڕای دەکێشی ڕاکێشانی هەموو دەستکەوتە قۆڕکردنی هەموو دەستکەوتە بە ئازادی ڕادەربڕین بە میدیا بە داهات بە هەموو بوارێک هەموو جمکەی حیات لە سەبنەمای حساسەی دایدەنێ بەشی ناکە کەس قەناعەتی بەشی خۆی نایە ئێستا هەردوو حزبی حکومران لە کوردستان بە قەناعەتی خۆیان بەشیان نایە فەرموو دەبینی لە سەرۆکی لێژنە کە مادەی 140 لە حساسترین مادەیە ناتوانن بگەنەیەک کەواتە هەردووچیان خۆیان پێ مەغدورە بۆیە گرنگە نظامی محاسەسە حقلیەتی محاسەسە بەلا بنی بگەڕێەوە نظامێکی مؤسساتی دانێ کابرا بێلایەنە داینی خزمەتی ئەو ملەتەی بکە تۆ لە پشتی بە لەبەرەوەی خزمەتی ئەزمونونەکە و دام و دەستگا و مؤسسات و هەموو شتێکی حزبی کەپۆت خۆت ناوی لێ دەی و لەکنت خۆشەویستە باشتر دەتوانانی ئیدامەی پێ بدەی بە شێوەیەکی تەندروست دەتانی ئیدامە پێ بدەی و زۆر سپاس بەڵێ بینەران هەر بۆ زانیاری زیاتر لەسەر ڕابوچوونی خەڵکی شاری هەولێر لەسەر دوای ئەوەی 25 ساڵ ڕاپەڕین لە شاری هەولێری پایتەخت هەرێمی کوردستان ڕوویدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەچینە لای پەیامنێرمان شیراس عەبدوڵڵا کە لە نێو شاری هەولێرەوە لەگەڵماندا دەبێتن شیراس ئەم کاتت بە شیراس هاوڵاتیانی شاری هەولێر دوای 25 ساڵ لە ڕاپەڕین ڕاوبۆچوونیان چییە؟ قەڵام نێو سەتەری بازاری شاری هەولێر هەولێر و هاوڵات لەژێر دەستی ڕژێری باز ڕزگار هێزەکانی بەرەی کوردستانی و جەماوەی شاری هەولێر ڕاپەڕین و بە سەردانی ئازاد کرا. بەڵێ بینەران پێم وایە دەنگی شیراس بە شێوەیەکی باش ناگاتن دوای دەگەڕێنەوە لای پەیامنێرمان شیراس عەبدوڵڵا کە ئەوی شار لە ناو شاری هەولێر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵماندا دەبێتن ڕاوبۆچوونی هاوڵاتیانی شاری پایتەخت هەرێمی کوردستانمان بۆ دەگوازێتەوە. بەڵێ کاک شوانیانی هەموو کێشەکان خرانەوە ئەستۆی هەم پارتی هەمیش یەکێتی ئەنی ئێوە لە ماوەی 25 ساڵی ڕابردوو ئەنی نە دیموکراسی هەیە نە ئازادی ڕادەربڕین هەیە ناوەکو پێویست لە ڕووی داراییەوە خەڵک بارودۆخی باشە ینی بۆچی خۆیەوە ڕاپەڕین تا کرد بۆی دیموکراسی و ئازادی و بارودۆخ و گوزارانی خەڵک باش بکەن ئەوە تا ئێستا خۆ باسی لێ دەکەن هەر وەکو خۆیەتی تەمان لە نۆی سێ کە ئەو کاتێک کە شاری کۆی خۆشەویست کە ڕزگاری کرا
بەڕێز سەرۆک بارزانی لێوێ داوای کرد کە دەکرێت کە کوردستان ڕزگار دەکرێت بەرەو هەڵبژاردنەی سەرتاسەری بچین بەرەو دامەزراندنی پەرلەمانی کوردستان بچین و خەڵک ڕاستە حەزب ئەو کاتی نوێنەری ئۆپۆسیۆنی کوردستانی بوون بەڵام بۆ ئەوەی شەریعەت وەربگری دەکرێت لە ڕێگای دەنگدانی هاوڵاتیانی کوردستان خەڵکی کوردستان دەنگ بدەن بۆ ئەوەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە مؤسساتی بکرێت ئەلەو کاتیدا ئەو بانگەشەی کرد کە هەڵبژاردننی سەرتاسەری بەڵام هەر لەم کاتەدا پەرلەمانی کوردستان کە یەکێکە لە دامەزراوە شەرعیەکانی هەرێمی کوردستان پاک خراوە ڕێگری لە سەرۆکەکەی دەکرێت ناتوانێت بێتە شاری هەولێر ینی وەکو باز دەکرێتن خۆ ئەو پارتی ڕێگری لە کردووە سەرۆکی پارتیش کاک مەسعود بارزانی بەڵێ من بەڕاستی ئەم بەرنامەکە بە ناوی ڕاپەڕین هات پێم خۆش بوو زیاتر بەڵێ ئێمە باسی مەسەلانە قسەمانکردمەوە لەگەت بەڕێز مامۆستای مناقەشەمان بیتن و بۆ خەڵکی کوردستان بەڕاستی خەڵک بریندارە خەڵکی کوردستان پێویستی بەوەی دەکا ئێمە برینەکانیان ساردشکە نەک هەموو ڕۆژێ لە کەناڵەکانی ڕاگەاندن برینەکان بکوڵێنینەوە من جوابم بووە بەڕێزی هەیە کە بەڕێزیشی کە یەک لە تێکۆشەرانەکە ئەو کاتیشکە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ناو حیزبێک بووە کە سینجی دوژمنیان گرتیا مقاومەتیان کردێت جۆشی کوردایەتی ئەو حیزبە سیاسیان نەبووە کە بە خەڵکی کوردستانیان داوە بەڵام لێرەدا کە ئەوەی هاتە ئاراوەش بەڵێ زۆر بە سەراحەتیش دەڵێنەوە ئەو کاتێک کە ئێمە ئیتفاقێکی سیاسیمان هەبوو اتفاقمان هەبوو لەسەر تەوافقی سیاسی حزب لایەنە سیاسیەکان بگەێنە لێک تێگەیشتن بۆ ئەوی دامدەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەم پێکهانمان لە بەغدا و هەم لە هەرێمی کوردستانیش لەسەر ئەساسی تەوافق دابەش بکری بۆ نمونە جێگیری سەرۆکی پەرلەمانی ئەو عراقی حسەی پارتی بوو کە پارتی تەنازولی کرد دا بە بزوتنەوەی گۆڕان لێرە بزوتنەوەی گۆڕان 24 کورسی هەبوو سەرۆکایەتی پەرلەمانی وەرگرتیە لێکوانەدا و ئێمەش بە پشتیوانی هەو حیزبانە بۆ کە توانیمان سەرۆکایەتی حکوومەتی کوردستان و وەزیرەکان مسۆگەر بکەین بۆ ئەوەی بۆ هەمومان هەر وەکو بەڕێز کانێشێوان باسی دەکرد 4 ساڵی شەقامی ئارامی کوردستان ئێمە خەباتمان بۆ ئەوەی دەکرد کە زۆر بە خۆشحاڵیە وەرماگرد و پێمان لە ئیستحقاقاتی ئینتیخاباتی خۆماننا بۆ ئەوەی 4 ساڵ ئارامی 4 ساڵ بتوانین قەردی هاوڵاتیانی کوردستان گۆڕان نەیتوانی ئەو بەڵێنەی باتە سەر باس دەوەی دەکەم ئەو 4 ساڵ ئارامی بمانتان بە خزمەتی باش پێشکەشی خەڵکی کوردستان بکەین من خۆم یەکێکم لەو ئەندامانەی پەرلەمان و بەڕێزی کە ئەندامی خولی پێشوو بووە لەو خولەی جگە لە ئالام کە خۆمان بکەینە بەتەری شاشی چیت کرایە کامە پرۆژە پێشکەش کراوە کامیان لەسەر قوتی هاوڵاتیان هاتوونەتە دەنگ لەسەر میزانی حزب ئەو هەرایی کە بزوتنەوەی گۆڕان کە کردین بۆ ئەوی کە نرخی کورسی زیاد بکەیت لە ئینتیخابات بۆی هاتن بۆی خەڵکی کوردستان باش بزانی سعری کورسی مەبلەغێکی یەکجار زۆریشی بۆ دەدا خۆیان پێیان لەسەر داگرێت دوایە بۆ ئەوەی خەڵکی کوردستان چاواشە بکرێ بە پۆینتاتیان دانا بۆی خەڵک نەزانی ئایا سعری کورسی لە پەرلەمانی کوردستان چەندی بەبەردەکەویتن کردایەتە پۆینت هەمان مەبلەغ دەرچێتەوە بۆیە ئەرێکوانەدا ئێمە تەوافقێکی سیاسیمان هەبوو بەو تەوافقە سیاسی بتوانین وەکو باسم کرد خزمەتێکی باش پێشکەش بکەین دامدەستگاکانی هەرێمی کوردستان بەرەو زیاتر موسساتی ببین بۆیە ئێمە لە 23 حوزێران کە بزوتنەوەی گۆڕان دەورێکی سەرەکی دیت سەرۆکی پەرلەمانی ئەو کات کە بێلایانی خۆی لەدەستدا سەرۆکی پەرلەمان نییە باس دەکەم سەرۆکی پەرلەمانی ئەو کات بەڵێ کاک یوسف کە بەڕاستی وەکو سەرۆکی پەرلەمان نەیتوانی دەوری خۆی ببینیتن بۆ نمونە پارتی و یەکێتی لە ساڵی 1990 لە شەڕی ناوخۆی کوێناوی دابوون کە ئومێد دەکەین جارشکە فکریشی لێ نەکرێتەوە بەڵام سەرۆکی پەرلەمان ئەو کاتی جێگیری سەرۆکی پەرلەمان لە پارتی و یەکێتی ئەندامانی پەرلەمانی هەردوو لیست مانیان کرد احتسامیان کرد چەندین ڕۆژ لەناو بینای پەرلەمان مانەوە لە شوێنێک ئەگەر تەحەشوداتێک ڕووی بدوایە لە بینی هێزی پارتی و یەکێتی دەچون لە ناوەنیان ڕادەوەستان و لێکیان زیادەکردنەوە کە تا توانرا بگەینە یەک و ئیتفاقی استراتیژی هاتە ئارەوە لە بینی پارتی و یەکێتی چونکە پارتی و یەکێتی خاوەن تاریخێکی هاوبەشن ڕابودێکی دووریان هەیە ئەوەی بەدەست ساتی زۆری لەگەڵ حیزبەکانی تری کوردستان حسەی ئەسەد بەبرەوان دەکەوی بۆیە هەم ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ زۆر بەڕاشکاوی دەڕێن لە هەموو باش و خراپەکان لێ مەسئولین لە باشەکان لێ مەسئولین و لە خراپەکانیش گەشتێک ڕوویدایە تەحملی خراپەکانیش خۆشمان دەکەین و ئومێد دەکەین سوپاسی هاوڵاتیان و حیزب لایەنە سیاسیەکانیش دەکەین هاوکاری یەکتر بکەین بۆی ئەو کەموکوتیانێک کە هەیە نەهێڵدرێتن بۆیە لە 23 حوزێرانەوە تەوافقی سیاسی تێکچوو لەبەر ئەوەی کە مەوزوعی سەرۆکایەتی هەرێم هاتە ئاراوە سەرۆکی هەرێم ئێستاش وە لە ئەزالوە باز دەکات ئێستا سبەی انتخابات بکەی خۆی هەم نابژێریتەوە خۆی هەم نابژێتەوە دەرێ من پیاساشم بۆش پێشێلمەکەن بەڵام وەسعک شەڕی داعش هاتە گۆڕێ ئەو قارەمانانەی کە دەیانویست ڕێزی میلەت تێک بدەن دەبا ڕۆژە ڕۆژان بێ سەردانی جەبهەیەکی شەڕ بکەن لە میحوەرێکی شەڕ با بچن بەربەرەکانی داعش ببنەوە با بتوانن
دڵخۆشێک بدەنە پێش بگەی قارەمانەکانی کوردستان نەوەک بەس خەریکی ڕەشبینی بڵاوکردنەوە بۆ خەڵکی کوردستان و نائومیدیدانە خەڵکی کوردستان و ئەوەی کە بن بەدەستم نەهێنا نەمتوانی چ بە ئینقلاب چ بە زۆرینە چ بە نەوەکان بمێ بەدەستی بینم کە پێم نەکرا بەڵێ بەس ڕاشکاوی دەرێ پارتی دیموکراتی کوردستان ئیتفاقیەکمان هەبوو لەگەر بزوتنەوەی گۆڕان لە 23 مانگ ئەو ئیتفاقیە نەما شانسە هشتری شەبوو لە 19 ئاب لە 19 ئاب شەوی 18 لەسەر 19 ئاب کە هەموو حزبلایەنە سیاسیەکان کۆبنیان دەکرد ئەمریکا هاتووە سەخت بریتانیا هاتووە سەخت یوئێن هاتووە سەخت هەموو حزبلایەنێکە سیاسیەکان بەلۆشیان لەوەی بوو کە ئێمە بگەینە نەتیجەی کە ئیتفاقی بکەین کەچی بەداخەوە 19 ئاب زەنجی جەڕەسی پەرلەمان کە لێدرا بۆی بچی کۆبنەوەکەی بەڕێوە بووە ئایا بە ئەنجامدانی کۆبنەوەیەک بە زۆرینەوە کەمینەیەک وەزعی کوردستان چاک دەبی یانبرینەکە قوڵتر دەبی کە چارەسەری زۆر زەحمەت دەبیتن باش بۆیە ئێمە بەڕاشکاوی بەڵێ ئیتفاقی سیاسیمان لەگەر گۆڕان ئەو ئیتفاقێکەمان متەوافقمان نەیەشتیا بۆ ئایندە بۆ داهاتوو لەگەر حزبلایەنە سیاسیەکانی تر دەوی بە ئیتفاقەکی نوێ بینەوە پێشەوە لەگە یەکتێدا بنیشین لێرەدا بەڕاستی لەگەر ڕێزم بۆ حزبە گچکانیش کە حزبی با بڵێن ئەو ڕۆخاون یەک کورسی پەرلەمانی نەبوو نمونە حزبی شوعی کوردستان کە خاوەن پێگەیەکی پێشی پارتی دیموکراتی کوردستان لە خەباتدایە ئەو یەک کورسی پەرلەمانی هەیە زۆر جار ئەو حزبانەش هەست بە ینی بە نامورتاحیەک دەکەن لەبەر ئەوەی هەر باز لە پێنج لایەنی سیاسی دەکرێت لەمە پاش دەبی برێن هەموو لایەنە سیاسەکان پێویستمان بێکە ئەوەی کە یەک کورسی پەرلەمانی هەیە ئەوەی کورسی پەرلەمانیشی نییە لە دەرەوەی پەرلەمانە بەڵێ پێویستمان بێکی برە و تەجروبە و دەنجیوان دەبی بۆ ئێمە بتوانین هەمومان بەیەکەوە هاوکار بین بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەوە باشە بەرەو پێشەوەبردنی هەری زۆر باشە کاک ڕێباس ینی جەنابتانی چێکن لەوانی کە لە ڕاپەڕیندا وەکو پێشمەرگە بەشداریتان کردووە لە ئێستادا دیارە خەڵک گلەی هەیە موچە نییە بارودۆخ و گوزەرانی خەڵک خراپە ئەنی جەنابتان وەک پێشمەرگەیەک لە ڕاپەڕین بەشدار بوون و لە شۆڕشدا بەشداریتان کردووە خەباتی چەکداریتان کردووە ئەگەر هاوڵاتیان ینی لەسەر داواکانیان سوور بن ئێوە بە هەمان نەفەسی جاران پشگیری لە هاوڵاتیان دەکەن یاخود دەچنە ڕیزی حزبەوە پشگیری لە حزبەکەتان دەکەن وڵام پرسیارەکە زۆر جوانە زۆرش پێم خۆشە من پێم خۆش نەبوو بەڕاستی لەم یادە پیرۆزەدا ئێمە بکەوینە مجادلات و خاڵە ناکۆکەکانمان لەگەر یەکتر هەڵسەنجێنین بەداخەوە دەبا ئێمە لەسەر خاڵە ئیجابیەکان و هاوبەشەکانمان بیبینە پێشەوە بەڵام ئەمە گفتوگۆیە و یادێکی پیرۆزە من تاکی لەوە دەکەمەوە لەسەر پرسیارەکەیت و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی لە چارەسەر ئێمە بەشێک نینە لە ینی هیچ زۆرە مەشاکلێک لەگەر ئەوەی مەسئولیەتیشدا ئەوەی کاکشوان باسی کرد ئێمە ئامادەین ئەو بەرپرسیارەتە هەرگرین و عاملی خێر بووین و ئێستاش لەگەر عاملی خێرین لەگەر هەرگرتنی بەرپرسیارەتیشی و ئەوەی هاوڕێ کوردۆ باسی کرد ئێمە ئەگەر ئاور لە خەباتی شاخ و مەسلەی شەرعیەتی شۆڕژێڕی بدەینەوە ئێمە لە دوای ڕاپەڕین لە 19 ساڵی 1992 کە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بووە لەوەیەوە شەرعیەتە شۆڕژێڕەکە وەکو خۆما ئجاهاتینە سەر شەرعیەتی هەڵبژاردن شەرعیەتی هەڵبژاردنیش ئەو کاتە هەر حزبە و بە پێی توانا و مقدار و توانای خۆی مەقاعدی انتخابی بەدەستهێناوە لە هەموو دەستگاکانی پەرلەمانی و ئەنجومەنی پارێزگاکان و لەوانەدا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە پرسیارەکەت بزات لەسەر ئەوەیە ئێمە هەمیشە لە بەرەی گەل بووین هەمیشە لەگەر ئەوەین خەون و ئاوات و هەموو ئەو گەورە خەونانەی گەلی کوردستان بێتە دی وە لە بەرەی شۆڕش و پێشمەرگا باشە لەگەرەوەشین باکسەکەم تەواوکەم لەگەرەوەشین کە ئێمە معاناتی خەڵکی خۆمان بە شێوازێکی علمیانە و سەردەمیانە چارەسەر کرد بەس من لەگەر ئەوە نیم هیچ حزبێک لەسەر شەپۆلی ناڕەزایی خەڵکا بێ چارەسەری گرفتەکان کە یادی هەوێ کێشەکان قوڵتر بکاتەوە من لەگەرەوەم ئێمە بە شێوازێکی بەرپرسانە هەمومان وەک چۆن هەز بە بەرپرسیارەتی نیشتیمانی و نەتەوەیی دەکەین کێشەکان چارەسەر باشە هاوڕێ کوردۆ وەکو دیارە هەرێمی کوردستان بە قۆناغی بەرەی کوردستانی بە قۆناغی پارلەمان بە قۆناغی دوو ئیدارەی شەڕی ناوخۆ و بە قۆناغی ڕێکەوتنی استراتیژی نێوان یەکێتی و پارتی بە قۆناغی حکوومەتی بنکەفراوان لە نێوان هەر پێنج لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان تێپەڕی جەنابتان وەک ئەندامی کۆمیتەی پارێزگای هەولێری حزبی شوعی دیموکراتی کوردستان کام قۆناغە بۆ خەڵکی شاری هەولێر بە گرنگ دەزانن بە باش دەزانن ڕێز هەیە جەناوێت ڕەتنەبی لۆقسەکانی کاگڕێبازیە من بەبەستم هەم دەزانی شەرعیەتی شۆڕژێڕی
کە هاتین دەچینی دێنە قۆناغێکی ترکە قۆناغی حکومڕانیە بەڵام قسەکە لێرەدا ئەوەیە ئەو کاتە ئەو هەڵبژاردنە غەڵەت لەوێدا پێی نایە غەڵەت کە قۆناغی کە دەرێن ففتی لەوێدا پێی نایە غەڵەت ئەو کاتە هەردوو حزب بەداخەوە ئەو کاتەش لەوانەیە خەڵکی تر لە سەخت بووین نسبەی ١٧ دانرا زۆر باش دەیانزانی نسبەی ١٠ خەڵک زۆرترین خەڵک یان بەڵکو خەڵکی بێلایەن ئەوانە لە ناو هەڵبژاردن خەڵکی تێدا بێبەش دەبی دەبایە ئەو کاتە نسبەی ١٠ قبول نەکرێت لەبەروی برێن ئەو کوردستانە خاوەن تاقەی تێدایە تەنها دوو هێزی گەورەی تێدانی ئەوە جەناب خاڵێکی تریش دەربارەی حکومەتی بنکەفراوان بەڕاستی حکومەتی بنکەفراوان نەبوو ئێمە هەڵوێستەمان دەسەر حکومەتی بنکەفراوانەیە لەبەرەوەی حکومەتی شکلك بوو لە درێژە پێدانی دوو حزب اتفاقاتی سیاسی بوو لە جیاتی دوو حزب کرا 5 حزب ئەو ئێتلافەشکەدا بە هەمان نەفەسی 5 حزبەکە ئەگەر بە هەمان نەفەس نەبایە سیت فراوانتر باێ بە ئەزمە نەدەگەیت تەجروبە ئەوەی سەلمان من ئەوە نارێم فەرمو یاسای لە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردنیان دانا بە هەمان نەفەس لێژنەی دامەزرانی دەستوریان دانا بە هەمان نەفەس ئەو نەفەسەرەی تعاملی پێوەکرا حەقلیەتەکەی ئیشی لە چەکرا بەداخەوە زۆرێک لە پچڕانەی حزبایەتی پێوە بوو بەڵێ نارێم من پۆلێنی هەموو حزبەکان ناکەم مواسفەی هەر یەکەچێ ناکەم لەوانەیە لە وەکو خۆم شخصی پێناس و ئەوەی تایبەتم بۆ هەرلایەنێکەوی بەڵام وەکو حکومڕانی نەفەسی ئەمە ئەو حکومڕانیە دەزانین بەرەو ئایندەیەکی بەداخەوە دەبێ هەوڵ بدەین نامەوێت بە سەزار من برێم ئاماژە بە هیچ ئایندەیەکی خراپتر بکەم لەبەرەوەی لە ئایندە لە واقعی حالەکی زۆر خراپ داین بەڵام دەبێ قیادەی کوردی بگەڕێتەوە سەر ئەوەی ئەو وەزعی ئێمە تێداین زۆر بەجددی وەریگری باش بەجددی جملە بەڕوخسەت بەجددی لەوەی ناڕزایی لە ئاستەکە کاکە نازانی لەوانەیە بە ئاراستەی خراپ لەوانەیە بتەقی بۆ هەمومان خراپبی خەڵکی کە لەوانەیە لەگەت و لە سەخرت بێ هەموو خەڵک دۆستت نینە و خەڵکی نەیارت لەگەڵوی ئەو دەرفەتەی بۆ کرد وەکو برادەران ئاماژەیان پێکرد کاکە نەبووە لە کۆماری ماوات عمری 1 سال بوو ئێمە بە تەجروبە باز لە دەرس و پەندی دەکەین کەمتر لە ساڵێک بۆ عمری ئێمە 25 ساڵە حکومڕانی دەکەین دەبێ بگەڕێنەوە بۆ وەگرتنی ڕێی خەڵک زۆر باشە متمانەی خەڵکمان لاواز کردیە دەبێ بگەڕێنەوە بۆ متمانەی خەڵک زۆر باشە پرس بە شارەزای بکرێت بە چ ڕێگایەک دەتانی متمانەی خەڵک بجێڕینەوە متمانەی خەڵک هەر جانبەی لەوانەیە جانبی مادی و برسیکردن بی دەبی بگەڕێەوە متمانەی خەڵک بجێڕێەوە بەرەو حکومەتەی ئێمە وەکو حزبی شیعی لا هێزار لەوانەیە بەشێک لە گازاندە و بازی دەدەین ئەو حکومەتە و ئەو ئەزمونە هەتا ئێستا بە ئەزمموی خۆمان دەزانین و لە زۆر مەرفەقیش لەوانەیە بازی ئەو بەخۆزانی نانەش بدەین و گازاندەی خەڵکێک و خۆشمان لەوانەیە لەسەربی بۆیە گرنگە هەردوو لایانی دەسەڵات بە تایبەتی بگەڕێنەوە ئەو مەترسیە بە حەدی خۆی تەمەشا زۆر باشە کاک فەرمان ینی جەنابتان وەکو ینی وەکو بزودنەوەی گۆڕان وەکو ئاماژەم پێکرد بەشێکی زۆرتان ینی لە ناو لایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستاندا بوون و ینی کەواتە لە 25 ساڵی ڕابردوودا ئێوەش دەورتان هەبووە بەپێی ئەوەی کە بەرتان دەکەوێتن ینی پێتان وایە بەری کوردستانی یان پارلەمان یان حکوومەتی 50 دوو ئیدارەی ڕێکەوتنی استراتیژی و آخر حکوومەتیان کە بنکەفراوان بوو ئێوە شتێدا بەشدار بوون وەکو هاوڵاتیکی شاری هەولێر کامەیان بۆ هەولێر سوودمەند بوو توانی سوود بە شاری هەولێر بگەێنێتن بە هاوڵاتیانی بگەێنێت والله هەر یەکێک لە قۆناغەکانی خۆیدا لە کاتی سەردەمی خۆیدا سوودی خۆی هەبوو باکیت بەڵێ کوردستانی بەدیلی نەبوو لە سەردەمی خۆی و هەروە حکومەتی 50 بەدیلی نەبوو لە سەردەمی خۆی پاشان 2005 و 2009 هەر بەدیلی نەبوو و ئەوەی کە دانرا بەناوی حکومەتی بنکەفراوان ئەوش بەدیلی نەبوو هەر بەدیلێکی هەبوایە بەڕاستی ڕەنگە بکرابە بەڵام بەڕاستی خۆی یەک خاڵ زۆر گرنگە لە شوان باسی شەراکەت دەکا باسی ئێمە لە سەرزاری سەرۆک حکومەتی هەرێمی کوردستان کاک نێسیروان بارزانی دەرێ ئێمە هەڵەمان کرد بەرامبەر بە بزوتنەوەی گۆڕان بەمانای ئیتیفاق کاکشوان دەرێ ئیتیفاق و ئیتیفاقەکەمان ئەمە هەڵوەشاندەوە ئیتیفاق لە ناو دوو لایەنەکراوە سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی پارتیە دەرێ ئێمە هەڵەمان کرد لەگەر بزوتنەوەی گۆڕان کەواتە برێ هەڵەمان کرد بەمانای ئەو بڕیارەی کە درایە بەرامبەر بزوتنەوەی گۆڕان چ لە پەرلەمان چ لە حکومەت قەرارێکی ڕازنەوە و لە جێگای خۆی نەبووە ڕاستە ڕەنگە زۆرێک ئینفعالی پێدا بووە ئەوە دەرهاویشتەی پرۆژە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە سەرۆکی پەرلەمان و پەرلەمان لەکار خسترا ئەوە دەرهاویشتەی ئەوە بڵێ لایەنە خزمەت گوزاریەکە بەڕاستی ئەو داهاتەی لە دوای ڕوخانی حکومەتی عراقی هاتە هەرێمی کوردستان بەڕاستی وەکو پێویست ئەو دەرامەتە سوودی لێ بدە زگە لەوەی کە ماوەیەکی زۆرە خۆشمان سربەخۆ نەفت دەفرۆشین بەڕاستی ئەمە سوودمان لێنەوێ هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی نەبوونی مؤسسات لە هەرێمی کوردستان هۆکارێکی زۆر سەرەکیە بۆ ئەوەی
بۆ ئەوەی ئەو داهاتە نەگاتە هەموو کون و خوشببنێکی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لە داهات و لە بودجەکە بەڕاستی سودمەند نەبی. بەڵێ پێم وایە پەیوەندی پەیامنێرمان شیراس عەبدوڵڵا لە شاری هەولێرەوە ئێستا ئامادەیە شیراس ئەم کاتت باش شیراس هاوڵاتیانی شاری هەولێر بیرۆڕایان لە دوای تێپەڕبوون و دەربازبوونی 25 ساڵ لەسەر ڕاپەڕین چییە؟ بەڵێ شوان سڵاو لێ بێ ئەمڕۆ کە یازدەی ئادارە 25 ساڵ تێپەڕێ بەسەر ڕاپەڕینی شاری هەولێر کە وەک هاوڵاتیان خۆیان باسی دەکەن لە یازدەی ئاداری 1991 هاوڵاتیانی هەولێر لەگەڵ هێزی بەرەی کوردستانی ئەو کات ڕاپەڕین بۆ سەر دام و دەستگاکانی حکوومەتی ڕژێمی بەعس و توانیان هەولێر ڕزگار بکەن. شوان من دەمەوێت لە زاری خۆیان ڕاپەڕین 1991 بژێرنەوە باز لە چۆنەتی ئەنجامدانی ڕاپەڕینەکە بکەن کەی دەستی پێکرد لە کوێوە دەستی پێکرد. مامەجان سڵاو لێبێ ئەگەر بۆم باس بکەی ڕاپەڕینی هەولێر چۆن دەستی پێکرد لە کوێوە دەستی پێکرد چۆنی بوو 25 سال لەبیرم ئینشاڵڵا ئەوەی مالی پەزافتن ماشەڵڵا پێش ئەمڕۆ وات دەکا ڕۆژ وەک ئەمڕۆ لە 1991 ڕاپەڕین دەستی پێکرد بە پال پشتی بەرەی کوردستانی ئەو کاتە و زەماوار هەر ئەو بەرەبیانیە بوو کە لە مەلاوەمەر شایە سێزی پێرمەرگە و زەماوەڕووی لە شاری هەولێر کرد توانێت بۆ ماوەیەکی زۆر کورد دەست بەسە هەموو دام و دەستگا حیزبەکانی بەعزدا بگرن خاپریان بکەن و دەستگیرا بکەن و لە حینی کاتدا هەمان ڕۆژ فەیلقی 5 عسکەری لە شاری هەولێر بوو کە بە هەزاران سەرباز و ئەفسەر دەستگیر کران بە دێلی یەکێک چەند فێکیان لێ نەکرا کە ئەو ڕەخراقی کووردا ڕەوشتی کووردا بەو شێوەیە توانیان هەولێر پاکەنەوە لەو باس. ئەگەر ئەوم بوو باس پێی ڕاپەڕین چ ئامانجێکی هەبوو لە ئاست داواکاری خەڵکی کوردستاندا بوو؟ ئامانجی ڕاپەڕین ئەوە بوو کە عیزی بەعز برێن ماچی دوور درێژ 35 ساڵی حکومەتی کوردستان کرد هیچ شتێک نەما لە گەلی کورد نەکاتن هەموو شێوازی درەندەی و تند و تیژی و گرتن و کوشتن و بڕێن ئەو بۆ ئەنجامەکەی خەڵک تەحملی ئەوە سعی نەماسی. سوپاس بۆ تۆ شوان من هاوڵاتی تر وەردەگرم هەر لەسەر ڕاپەڕین ئەگەر تۆ بۆم باز بکەی ئامانجەکانی ڕاپەڕین بەدیهات ئایا چێ لە ڕاپەڕین سوودمەند بوو؟ بەڕاستی چەند کەسانێک سوودمەند بوون بەس بەڕاستی ڕۆژێکی زۆر گەورە و پیرۆز بوو بە سەلمانمان کە کورد دەتانیتن خاچ خۆی ئازاد بکاتن دەستمان دەگاتە گەورەترین دژمنی کوردیش و ئامادەشین هەموو شتێکی لە پێناو خاکەمان بکەن بەس بەڕاستی دەمانەوێتن ئەو خەونانە لە دڵمانە کە بە ئازادی بژین تیژیوانە منێ بەڕاستی بینە بەرچاوی خۆیان چەندها ئەمە چەندها قوربانی نیشتماندایە ئەخە لە پێ بوو لە پێناو خاکەمان بوو ئێستاش ناکرێتن ئەمە نەتانین خاکەی خۆمان لەوە زیاتر پارێزین هەتا ئەو ڕۆژی کە 25 سال پێش ئێستا یازدەی سیا و خەرکە هەستا هەتا پیرەژن و پەک کەوتە و پیرەمەد و هەموو هەستان لە پێناو خاکەکەیان. ڕاپەڕین لە ئاست داواکاری خەڵکی کوردستان دابوو؟ وڵای بەرێ هەزار خۆزگای هەبوو بەزێ تا ئێستا بەڕاستی بەبێ پێ سەرعەمونات یان دەکرێ هەندە چژمایان داوا دەکەن ئەوەی ما ئەوانیش بکرێتن. وەکو هاوڵاتێک چێ لە ڕاپەڕین سوودمەند بوو چێ لە ڕاپەڕین سوودمەند بوو؟ وڵی بەڕاستی ملەتەکە بە تایبەتی هەموو سوودمەند نەبووە چەند کەسێک سوودمەند بووینە داوا دەکەن هەموو بەگشتی یان سوودمەند بن یانەوە تا لۆچە خەرکە دەسەکانت خۆش بێ دەسەکانت خۆش بێ ئەگەر تۆ بۆم باز بکەی مامۆستا سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ئێوە ئەگەر تۆ چێتر ئامادەی قسە بکاتن تۆ وەکو گەنجێک ڕاچیە بەرامبەر بە ڕاپەڕین ڕۆ یازدەی ئادارە 25 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕاپەڕینی شاری هەولێر وەکو گەنجێک دەتەوێت چی برەی لە یادی ڕاپەڕین؟ سەرەتا پیرۆزبایی خۆم لە گشت دانیشتوانی شاری هەولێر دەکەم بە بۆنەی 25 ساڵ تێپەڕبووم بەسەر ئەم ڕۆژەدا کە ئێستا ئەم کاتێک کە تێدانا 25 ساڵ لەم کاتەدا میلەتی کورد ڕاپەڕی بەسەر دوژمنەکەی خۆیدا وەکو پندێکی کوردی هەیە دەڵێ جام کە پڕ بوو لەسەری دەڕشێ ئەم ساڵە بوو ئەلەو کاتەدا بوو کە میلەتی کورد بە ژن و منداڵەوە چاوی لەوە بوو کە بە ئازادی بشی وەکو ئازادیە کە ئێستا حالیان بە ئازادی خۆمان لە شاری هەولێر لە پارکی شاردا توانێ ئەومان هەیە بوەستین 25 ساڵ لەمەوبەر نەمان دەتوانی بە ئازادی خۆمان ئەلێرەدا بوەستین نەمان دەتوانی میدیایەکانی کوردستان نەی دەتوانی بە ئازادی لە نێو خەڵکەوە بوەستێ و یاخود بسوڕێتەوە. بەڵام ئێستا خەڵکەیە
باز لەوە دەکاتن ئەڵێ تەنها چەند کەسێک لە ڕاپەڕین سوودمەند بوون هەموو خەڵک لی سوودمەند نەبووە. هەر کەسە ڕای خۆیەتی کە دەربارەی ئەو بابەتێکە قسەی لەکە بەڵام ئەگەر تەماشایکەین ئێستا گشتمان سوودمەند بێن ئەگەر تەماشایەکی چاردەروی خۆمانیکردن و ئەو بازاڕەکەین کە دەبینین هەر کەسە و بە ئازادی خۆی بەیانی کە دێتن دوکانەکەی خۆی دەکاتەوە ئێوارەش کە دێتن بە ئازادی خۆی دوکانەکەی خۆی دایاخە یعنی هەمومان سوودمەند بوون هەمومان ئازاد بووین لەوێکە لەژێر ئەو ستەم و زۆردارە ئەگەر بەنومنەیەک سیرکەن هەر کەسێک ئێستا من خۆم لە ناحیەکەی خۆم هاتن ناحیە ڕزگاری هاتمە ئێرە ئەگەر ئەو ساڵی 25 ساڵ لەمەوبەر ئەگەر بمتوانی باە کەم وەکو کە دەجێڕنەوە کە باس دەکەم بۆمان ئەگەر نا لە سەیتەرەکە کە داهاتم بە تەعزیب دەهاتم ئەبوو هاویەکەم بجیبێنم ئەبوو نفوسەکەم دانیم لەو شوێنەدا ئینجا بەهاتامایە بۆ شاری هەولێر بەڵام ئێستا ئەلحەمدولە ئازادم کە دەگەمەوێندەر و بە ئازادی خۆم لە ڕێگا هاوڕێیانی خۆم و کارمەندانی ئاسایش و بە ئاسایی خۆمان ڕێم پێدەن و دەگەین بۆ شارەکەی خۆمان. سپاس. تۆ دەست خۆش بێ. من دەمەوێ هاوڵاتی تر وەرگرم هاوڵاتی تیری هەولێر کە دەیانەوێت ڕای خۆیان دەربڕن لەم ڕۆکە 11 ئادارە تۆکو هاوڵاتیەک لە ئێستادا خەڵک باز لەوە دەکاتن کە قەیران هەیە فەرمانبەران موچەخۆران چەند مانگێکە موچیان وەرنەگرتووە پێت وایە ئەو ئامانجانەی ڕاپەڕین هەبوو پێکای خەڵک سوودی وەرگرت بۆ خەڵکی سوودی هەبوو وڵی ڕاستی بێ داواکام لە حکووەتی هەرێم ڕێسمان هەیە لە سۆرە شێرێ مەسعود بارزانی والله ئەوەی ڕاست بێ لۆ 25 ئاب کەس نعنی کەس ئەوە نەبوو نعنی هەمویان هەراتن نعنی هەمویان ڕۆیشتن نعنی کەس لەو هەولێر نما کە ڕۆژی ئەوە هات ڕۆژی وا هات نعنی مەعاشەکە نمایە نعنی ژیانەکە نمایە کە عالەمەکە لەسەر بژی نعنی ئێستا شت گران بووە کرێخان و گران بووە نعنی داواکارمان بۆچی تۆ باز دەوە دەکەی دەڵێ شت گران بووە و ژیان نمایە بۆچی والله شتەکە گرانە نعنی دەسی هەست دوکانێشی نعنی ئەو شتێکە ئێمە دەمانوێت پینایە نعنی ئێستا ئێمە دەستێت دوکان ئێستا بۆ خۆم سبوق چیمە دەچمە هەست دوکانی دەرم ئەو شتە بە چەندە گرانە کە شتەکە گران پێمان ناکڕی جە داواکار یان بێش نرخی شت هەرزانکەنەوە یان نرخی کرێخانەکەش تۆزە هەرزانکەنەوە بۆی عالەمەکە بتانی نانی ئەتا بۆی بتانی عالەمەکە بۆی خانی بگری بکرێ دەسەکانت خۆش بێ ئەگەر تۆ قسەم بۆ بکەی ئەمڕۆ 11 ئادارە 25 ساڵ تێپەر دەبێت سەر ئازادکردنی شاری هەولێر لە 11 ئادار ڕاپەڕی لە ئێستادا قەیرانی دارایی هەیە بەشێک لە فەرمانبەران و موچەخۆران باز لەوە دەکەن کە نزیکەی 5 مانگا موچە وەرنەگرتووە پێت وایە ئەو ئامانجانەی ڕاپەڕین هەبوو هەموو پێکە هەموو خەڵکێک لە ڕاپەڕین سوودمەک سەرتا بەنای خۆی گەورە میهرەبان بە خێراتنی کەناڵی ئەنارتی دەکەم دوو کە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا شاری هەولێری خۆشەویست ئازاد کرا لەلایەن کۆمەڵە قارەمانەوە داواکارم لە نابەرپرسانی کە شەوانە دێن لەسەر کەناڵەکانی ڕاگەاندن یەکتر سوگەکەن کە کاتێک کە دەزانن هەر چوار دەورمان دژمنە و ئەو خەڵکە ڕەش و ڕوتیان ئاوا لێ کردووە داواکارم کەمێک بە خۆیان دابچنەوە هەر وەکو ساڵی 92 چۆن یەشیان گرت بە ئەمڕۆژ ئاوا یەک بگرنەوە لەسەر مێزی گفتوگۆ دانیشتنەوە پێکەوە ئەوە کوردستانی بەرەو ئاراشێکی ڕاستتر بین و دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاس ئەگەر تۆ بتەوێ بەڵێ شوان ئەمە ڕاو بۆچوونی بەشێک لە هاوڵاتیانی هەولێر بوو لەسەر 11 ئادار ڕۆژی ئازادکردنی شاری هەولێر کە 25 ساڵ بەسەر ڕاپەڕینی 11 ئازار تێبەردەبێت دەگەڕێمەوە لای تۆ شوان بۆ درێژەدان بە ڕووماڵی تایبەت بە ڕاپەڕینی شاری هەولێر بەڵێ گەلک سپاس شیراس عەبدوڵڵا پەیامنێری NRT کە بە ڕاستەوخۆ ئەویش لە هەولێرەوە لەگەڵماندا بوو ڕاو بۆ چوونی هاوڵاتیانی شاری هەولێری بۆ گواستینەوە بەڵێ بینەران وەکو ئاماژەم پێکرە لە بەرنامەکە کۆمەڵێک چالاکوان و ڕۆژنامەنووسیش لەگەڵمان بەشدارن بەرنامەکە بە پرسیارەکانی خۆیان زیاتر دەوڵەمەند دەکەن هەر بە ڕێزێک ئەگەر ئامادە بێ ئێستا بۆی بچێتە لای مایکەکە لە ڕێی ئەو مایکەوە بتوانێت پرسیار بکاتم بەڵێ خانم ئەگەر فەرموو
بەڵێ بینەران وەکو دیارە نارتی بەردەوامە لە ڕووماڵەکانی لە یادی 25 ساڵەی ڕاپەڕینی خەڵکی هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان کە دژی ڕژێمی بەعسی ئەنجامدا. بەڵێ فەرموخانە. سەرەتا پیرۆزبایی خۆم لەو ڕیادی ڕاپەرین لە گەلی کوردستان دەکەم و یادی 11 ئازاریش لە یەکەیەکەی هاوڵاتیانی شاری هەولێر دەکەم. بە خێراتنی و میوانانەش دەکەم و سوپاسی ئێوەش دەکەم لەو بەرنمەیە. پرسیارەکەم ئاراستەی کاکڕێباز حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی وەکو داینەمۆی شۆڕشی ڕاپەڕینی نوێ دەستی پێکرد. ئایا لە ئێستادا ناتوانێت وەکو ببێتەوە دووبار ببێتەوە ئەو داینەمۆیە کەوا بتوانانی ئەو شۆرشە سیاسی ئێستا و ئەو شۆرشە ئابوووریە کەوا بەسەر هەرێمی کوردستان داهاتووە دووبارە بەگڕی بێختەوە و شۆرشێکی چارەسەری بەرپا بکاتن. و پرسیارێکم لە بۆ کاکشوان حزبی پارتی ئایا ئێوە هەست ناکەن کەوا هۆکاری سەرچینە لە ئەو قەیرانانەی کەوا ئێستا هەیە و هۆکارەکانی زیاتر دەگەڕێتەوە لە بۆ نەبوونی یاسایەک یاخود ڕێگە پێنەدانی بەرپابوونی یاسا و هەروەها کورسی شەڕی کورسی ینی هەست ناکەن کە ئەگەر بێت و واز دەسەڵاتی سەرچیەکان بێنن و بێنەوە ناو خەڵک باشتر نابی لە بۆ پارتی کە ناوی نایە ئەوەندە لە ناو حکوومەت خەڵک یاخەی ئەو ناگری یاخەی پارتی نەگریتن بڵێ هەر پارتیە هۆکاری سەرچی ئەو قەیرانانەی کە هەیە کە خەڵک هەمووش دەرێن هۆکارەکەش زیاتر دەگەڕێتەوە لە بۆ زیاتر خۆگرتنی بە کورسیەکەەوە و بەرپانەبوونی یاسا و لە بۆ حزبی گۆڕانیش کورسی سەرۆکایەتی هەرێم و لە بۆ پرسیارت بۆ هەموو لایەنەکان ئامادە کردووە. بەڵێ بەڵێ حزبی گۆڕانیش باشە ئێوە تاکەی هەر بە قسەکردن و بە هاندان و بە بیرۆکە و هەرچەندە بیرۆکە شتەکانیشتان جوانە هاندانەکانیشتان لە شوێنی خۆیتی بەڵام تاکەی هەر بە قسەکردن کەی دەبێ بە کردار تاکەی بە کردار دەبێ بێنە ناو جەماوەر بە کردار شتەکان بکەن و دەسەڵاتەکان بگۆڕن و یاخود چارەسەری قەیرانەکان بکەن. و ئایا هەر لۆ حزبی گۆڕان و ئایا ڕاپەڕینتر لە ئارادایە وەکو خەڵک باز دەکا و لە بۆ حزبی شایش کاک هاوڕێم ئێوە کۆنترین حزبن لە کوردستان بە کۆنترین حزبی شیوعی ناسراون باشە لەبەرچێ تاکوی ئێستاکە لەوەی ئەمە لە دنیای هەست بە بوونمان دەکەین لەوەتی هەشتایەکانەوە یاخود لە دوای ڕاپەڕینەوە حزبی شیوعی کە دەستێکی باڵای هەبوو لە ڕاپەڕین لە پاش ئەوە لە بەرچ بەرەو کزی ڕۆی تاکوی ئێستا یەک کورس خاوەن یەک کورسیە لە پەرلەمانی کوردستان دەسەڵاتە چینە ناو حکومەت. زۆر سپاس خانم باشە لە کاکڕێبازەوە دەست پێ دەکەین. ئێوە ئامادەن ببنەوە داینەمۆی شۆڕشێکیکە کە وەکو ئەو باسی کرد دژی ئەو وەزعی کە ئێستا ئەو دۆخی لە هەرێمی کوردستان هەیە بکەن؟ ئێمە باسمان کرد ئێمە مەسئولیەتمان هەرگرتیە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە پەرلەمانە بە پرسیارەتیمان لەسەر شانە. ئێمە بە تاکید هەموو هەوڵ و کۆششی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چارەسەری قەیرانەکان و مەسئولیەتەکەشمان هەرگرتووە و لە بەریشی ڕامان نەکردووە و دەوری خۆشمان بینیوە. بەڵام ئەم مەشاکیلانە ئێستا هاتوونە ئاراوە مەشاکیلەکان دەرەنجامێکی سیاسەتی عێراق بەرامبەر هەرێمی کوردستان مەسەلەی شەڕی داعش مەسەلەی قەیرانی دارایی و کۆمەڵێک هۆکاری گەورەی بەسەردەهات تر ئەمانە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان جزئێک بووە لە چارەسەر و هەوڵی جدی داوە و لەگەر پرۆسەی چارەسەرکردنی پرۆسەکە بۆ بە شێوازێکی دایلۆک و ئاشتیانە. باش کاکشوان پرسیارەکە پێم وابێ بۆ جەنابتان وازەحەیان دووبارێکەمەوە شەڕی کورسیەکەنەوە بۆچی؟ شەڕی کورسی شەڕێکی ڕەوایە هەموو حزب لایەنە سیاسەکان کە هەوڵ دەدەن بەنامەی خۆیان سەربگیری وعدی انتخابی بە خەڵک دەدەن بۆی کورسی زیاتر بین و بتوان بەنامەی ئەو حزبێک کە هەیەیان و وعدیان بە خەڵکدا و خەڵک سیقە متوانێت پێدا لە ڕێگای پەرلەمان و دامدەستەکانی حکومەت بەجێیان بگەێنن. بەڵام ئەوەی کە ئەو بەڕێزەکە باز لە مەوزوعی سەرۆکایەتی هەرێم دەکا سەرۆکی هەرێم سەرۆکێکی منتەخەبە سەرۆکێک بووە کە جاری یەکەم بابلێن لە بەدەنگدانی ڕاستەخۆی هاوڵاتیانی کوردستان و هەڵبژێدراوە و جارێشتریش لە پەرلەمانی کوردستان کە بۆی نوێ کراوەتەوە دەنجی پێدراوە و ئێمە کە لەو دوایە نەشدا کە بەرە وادەی کۆتایی کە وادەی سەرۆکایەتی هەرێم دەڕۆیشت بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان بەپێی ئەو یاسای سەرۆکایەتی هەرێم کە نووساوێکی ئاگادارکردنەوەی دا
لایەنە پەیوەنددارەکان و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن بۆ ئەوەی خۆیان ئامادە بکەن 6 ڕۆژ بەر لەوادەی هەڵبژاردن ئاگاداریکردنەوە کە بۆ ئەوەی زمینە سازی بکرێت تا بتوان هەڵبژاردن ئەنجام درێت. بەڵام کە هەڵبژاردن ئەنجام نەدرا و نانتوانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن دەکرا پەرلەمانی کوردستان ئێمە خۆمان لێ مەسئولین لەبەرەوە ئەمە ئیشرافی سەر کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن دەکەین دەبایە لەکەم کودەکانمان لە زووە بپێت چابکە پەرلەمان لێ بەرپرسیارە کە نەما کرد ئەو کاتیش. بۆیە مۆزوعی سەرۆکاتی هەرێم کاتە ئاراوە شەڕی داعش لە گۆڕێکە بۆ کۆمەڵک وەزع هاتە ئاراوە مۆزوعی قەیرانی دارێک کۆمەڵک شت ڕوبەرەوەی کوردستان بۆەوە و بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان و پێشمەیەک شانبەشاری پێشمەرگەکان و بۆ هەم بۆ شەڕی داعش بۆ هەم بۆ پشتیوانی زیادکردنی هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی دەرەوە بۆ ئەوی پشتیوانیمان لێ بکەن لە شەڕی داعش سەر بکەوین. مۆزوعی سەرۆکایەتی هەرێم بەڕێ سەرۆکی هەرێم لەگەر حیزب لایەنە سیاسیەکان دانیشت زۆر بەڕاشکاوانە باسی کرد یان انتخابات بکرێت یاخود بەپێی تا ساڵی 2017 انتخابات دەکرێت ماوەکە درێژەی بخاینتن یاخود اتفاقی سیاسی لایەنە سیاسەکان لەسەر شخصێک بکرێتن بۆی بتوانێتن دەوری خۆی بینی وەکو سەرۆکی هەرێم. ئەنی کۆمەڵک ئارا هەبووە تەڕە هەبووە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی اختیار بکرێتن. بەڵام لەگەر ڕێزم لە زۆربەی جاریش لە کۆبنەوەی لایەنە سیاسەکانی شەوکە و کاتی کە بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان کە سەردانی ئەمریکاشی کرد لەگەر نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەری بجووتنەوەی گۆڕان کە چوون سەردانی حتا بەرێ ئەمریکایەکێ لەگەر ئۆباما و لەگەر بایدن دانیشتن و باسی موضوعی سەربەخۆبوونی وڵاتیشیان کە چکە ئێمە لە نێوان دوو ئەوەی داینا یان ئەوە ئەوەی کە بەڕاپەڕی بە خوێن بەدەست زۆر باشە هەمووی لەدەست بدەین یاخود ئەوە تێ دەبی تەستیمی دەستی زۆر باشە لەبەر کاتمان زۆر کەماوە سەرۆکایەتی هەرێمەکە و خاڵانەی باسم کرد لەو ڕۆژانەش بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان دیسان دووپاتی کردەوە ناوێت نە قانونی بۆ هەموار بکرێتەوە نە قانونی زۆر وەردێت ئامادەیە هەر اتفاقی سیاسی لەسێ دەکرێت ئەو پابەت لە وەکو پێشمەرگەیەکی کوردستان هاوکاریشی باشە کاک فەرمانەگەر جەنابیشتان وەڵامەکانتان کورد بکەن. پرسیاری ئەو خوشکە ئێمە بۆ قسەکردن و کاتێ ویستمان وتەکانمان بکەین بەکردار بۆیە بەشداریمان کرد لە کابینەی بکەفرەوانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەر کاتێ بەڕاستی ویستمان بەڕاستی دروشمەکانمان جێ بکەین و کۆمەڵێک چاکسازی بکەین لەو دوو سەکتەرە گرنگەی کە دوو وەزیری بەڕێسێدا بوون کە وەزیری دارایی وەزیری پێشمەرگە بوو ئەمە ئەوە ئیشەکانی دیارەکە هەوڵدانە بەوەی خستنەوەی هێزی پێشمەرگە و هەروەها وەزیری داراییش کۆمەڵێک شتی کرد ڕەنگە هەموو کەس شایدی لە بۆ بداتە لە چاکسازەکە لە دارایی بەڵام بەڕاستی هۆکاری پەکخستنی حکوومەت و هەرێمی پەرلەمان ئێمە ئەو کاتە ویستمان کە دروشمەکانمان کەوتەکانمان بکەین بەکردار بەڕاستی خرا لەبەر ئەوەی کۆمەڵێک جمگەی ئەساسی لە هەرێمی کوردستاندا زیانی پێدەگەی کە پەیوەندی هەبوو بە حیزبی دەسەڵات بۆیە ئەو هەنگاوە هاویشترا و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی پەخرا و وەزیرەکانی کوردستان شار بەدەرکران. زۆر باشە کاک هاوڕێ کورد ڕاپەڕین ئێمە لەبەری خەڵکین هەموو حزبەکانی کوردستان دەی لەبەری خەڵک بن ئێمە لەگەر هەموو خۆنیشاندانێکی ئاشتیانەین بەبێ ئەوەی هیچ زۆر بارگایەک و زیانی پێ بگا و هەروەها خوێن لە لوتی هیچ کەسێک بێ بەڵام ئێمە بەڕاستی لەگەر چاواشەکاری و لەگەڵ سووتانی بارەگا و لەگەر ڕێشتن و لەگەر تەقاکردن لە خوێن باش هاوڕێ کاک هاوڕێ کوردۆ ئەگەر جەنابیشت بە کوردی زۆر سوپاسی ئەو بەڕێزە دەکە بۆ پرسیارەکەی بێگومان بەشێک لە قسەکەی جەنابی ئێمە لە ئاستی ئەو پێگە جەماوەری پێشانی بەشێک لە قسەکەی تەیید دەکەم بەڵام لابد پێناسی ئێمە پێناسی حزب لە ژمارە و فلان ناکەین ئەمە پێناسی حزب لە سنگ و قورسایی و دید و تێڕوانینی بۆ بابەتەکان دەکەین ئەوە جانبی دووەمیش کە لەوەی تەییدی قسەکەت دەکەم طبعا پێوەر ئەوڕۆ هەڵبژاردنە هەڵبژاردنیش ئەمە بینیمان چەند هەڵبژار لە کوردستان شارێک لە شارەکانی کوردستان شارێک لە شارەکانی کوردستان نسبەی سندوقەکانی دەنگدانی وەرەقەی لە نسبەی هەموو دانیشتوانی شارەکە زیاتر بوو زۆر باشە هەڵبژاری کوردستان ئەوە پێوەرە تەسکیەی حزبایەتیش بەشەکە لەوەی بەداخەوە ینی خەڵکیش وەکو ئەوەی متاسیرە بە دەسەڵات لانە خەڵکەکی لەوەش هەیە و ئەوە واقعەکەیە کەسێکی تر ئامادەیە بەڵێ فەرموو من هاوڕێ حاج جەمال بە حەقیقەت من ئەو دروشمە بەبیر هەموو لایەکی دەینەوە کە ئەو کاتێ بەرەی کوردستانی هات لەم شاری هەولێرە وتی بژی هێزی پێشمەرگە سەدام نزیکە مەرگە ئەو ڕۆژەم لەبیرە کە لە خەستەخانەی جەمهوری هەولێرێ هەموو لاشەی قارەمانانی
ئەم هەولێرە خوێنەکانیان تێکەڵ کرابوو کەس نەیدەزانی ئەمە کەس کە سوورە زەردە نیلیە ئەمڕۆ وەزعی کوردستان بە دۆخێشی ناهەمواردا دەڕوە هەمومان دەزانین بەڵام چێ بەرپرسیارە لەوەی هەر یەکە لەسەر شانی خۆی بەرپرسیارەتی وەردەگرێت بۆیە ئێستا ئەمن دەرێم ئەگەر دوو هێندەی تریش لاشەی قارەمانانی شارەکەمان لە شەقام و کۆڵانەکان ڕیز بکرێت زیاتر باوەڕ و بڕوا ڕەوامان بەتینتر دەبێت هەر دەرێن بژی کوردستان نەفرەت لە تیرۆر و تیرۆرستان و داعش پەرستەکان برانی بەڕێز برانی گۆران برانی پارتی کات وەزی کوردستان پرسیارەکەم بەرامبەر ئێوەیە ئێوە ئێستاکە وەزعەکەتان وا لێ کردووە کاک مەسعود ماوەکەی ماوە نماوە ئەوە بەرەو هەڵبژارنێکی کاتێکی کەم ماوە برادەریانی گۆران کە ڕێگان لێ دەجێت سەرۆکی پەرلەمان نێتوە هەولێرێ بەخوا ئیشەکەین گووە هەمووتان لە لای پارتی گۆرانە بە یەک 5 دقەی کۆبوونەوەیەکی بکەن وەزعی کوردستان دەتوان ئارام بکەنەوە وەزعەکەی وا لێ مەکەن خەڵکی کوردستان هەموو ڕچی لە ناوچەوانی یەک بیتەوە ئەمڕۆ ئەوەی دەبینێن وەزعەکە پارتی گۆران دروستی کردیە بەڵام پەرپرسیارەتیش ئێستا کە کاک مەسعود کە سەرۆکی هەرێمە بڵێم و نەڵێم هەموو دەوڵەتان ئەقلیمی دەوڵەتەکانی زلێزەکان پێشوازی لێ دەکەن وەک سەرۆکی هەرێم دەبێ ئەمە قناعەتێشمان بەوەش هەبێ کە کاک یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانە بێتۆ لەو هەرێمەی بەشک و یاساک دەردەکاتن بۆ ئەو لەو قەیرانێ هەیتمان هەمومان ڕزگارمان کرێ هەمومان بەرپرسیارن دەنا هەمومان لە کەشێکی داینە بەو شێوەی بڕوا هەموو ڕۆژێ سەرکردەکانی گۆران و پارتی لە شاشەی تەلەڤیزیۆنەکان خەڵکی ئەو شارەیان ناومێت کردووە ئێمە باسی ریفراندۆم دەکەین باسی دەوڵەتی کوردی دەکەین ئایا لە گۆرانی بەڕێز پارتی بەڕێز ریفراندۆم دەوڵەتی کوردی بەو شێوەیە دروست دەبێت زۆر سپاس بەڵێ کەسێکش ئامادەیە فەرم ئەو ببوورە بەڵێ من وەکو پێشمەرگەیەکی دێرین بە خێراتنی میوانەکان دەکەم چاویەکەیەکە زەماوەری شاری هەولێر خۆشەویست ماز دەکەم بۆ ئەو سەرکەوتن و بەرخودانێکە لە ساری 25 ساڵ پێش ئێستا ڕاپەڕینی بەخۆ بینی دیارە من لە دوو سوال قسەکانی خۆم دەکەم یەکەمە وەکو پێشمەرگەیەکی دێرین خەبات و تێکۆشانی ملەتەکەمان بۆ ئەوە بوو مەسەلەن بە نمونە بەرەی کوردستانی لە کاتی پێشی ڕاپەڕین ئەوەشیدا قەرارەشیدا داوای لێبوردنی لە خەڵکی خۆفرۆشەکان کرد ئەوانی داش مستەشار و دەستان سوور بە بەخوێنی ملەتەکەمان ئەوانە لە هیچ دام و دەستگایەکی ئەساسی حکومڕانی هیچ دەسەڵاتیشان نەدرێتە دەست دومیان ئێستا من وەکو پێشمەرگەیەکی دێرین قسە دەکەم ئایا ڕێژەی پێشمەرگەکانی ئەو کاتی لە شاخ بوون لەگەر ڕێزم لەو کەسە تێکۆشەرانەی هەموو ماڵە جوتیارەکانی ناوچەکەمان نانیان داینە خزمەتیان کردینە لە باوشیان گرتینە ئەوانش وەکو پێشمەرگە دێرینەکان پێشمەرگە بووینە بەڵام یەک شتێ لە کاتی قانون یاسادانان هەموو شتێک جێگای خۆی هەیە بە نمونە زندانی سیاسی هەیە پێشمەرگەی دێرین هەیە ئەنوا شتەکان هەیە لەو بابەتانە بەڕاستی ئەوەی ئەمە دەیبینم ڕووی سوالم لەو دوو برادری دەسەڵاتدارە یەشەتی و پارتی هەردووکتان جێ لەو قسەیم بگرنەگەر ئەوەنەوی ئێستا من وەکو پێشمەرگەی دێرین یعنی پلەکەم زۆر لەوەی نزمترە لە کەسێکی یەک ڕۆژ پێشمەرگایەتی نەکرد زۆر سپاس بەڵێ ئەگەر کەسێککە پێم وایەوە هەر اتفاقتان کردەوە بە ڕیس پرسیار بکەن مادەم باشتریش بەس ئەگەر تەنها پرسیارەکان بکەن تێبینینیان لەسەر قسەکان مەمنون دەبین بە کورتی زۆر سپاس ڕێبوار جەمیل خوێندکاری ژمێریاری قۆناغی 2 وڵا زۆر باسی ئەوە بۆ کاک فەرمان باسی پێشمەرگەی کرد بەڕاستی لەو قۆناغا باسکردنی پێشمەرگە بۆ ئەوی وەلای نیشتیمانی هەیە یان نیەتی بە دڵنیاییەوە پێشمەرگە وەلای نیشتیمانی هەیە هەرچەندە ممکنە لە ڕیزی حزبەکانی دەسەڵات بیان حزبەکانی تربی بەڵام بە دڵنیاییەوە وەلای نیشتیمانی هەیە بۆ ئەم خاک و نیشتیمانە یعنی تاوانە ئەوەندە باسی پێشمەرگە بکرێت بەوەی کە وەلای نییە بۆ نیشتیمان چکە دەبینین کە قوربانی دەدەن بۆ کاکشوانیش پرسیارێکم هەیە کاکشوان زۆر باسی هەوێنی یەکریزی و ئەو شتانت کرد ئایا ئێوە ئەو یەکریزیەی باسیەکەی ئەیبێنن لە خۆتان یعنی لەو تەنانەت ئێستا لە نوێنەری 4 لایەنن
بە تایبەتی ئێوە گۆڕان یەکریزیەکتان پێوە دیار نییە لە قسەکانتان بەڕاستی باشە زۆر ئەوەندە باسی سازانتان کرد تا ئەوەی هەبوو تا ئەوەی لە دەستی هەشمان بوو لێکتان ڕایەک برادری تر وەربگرین بۆەوەی کات زۆر کەمە خۆتان ڕێکەوەن کەسی شکە قسە بکات لەبەر ئەوەی کات زۆر کەم فەرموو عفو بەڵێ عفو ئەو برادەرەی تریان بەڵێ ببوورە بەس زۆر بە کورتی زۆر سپاس من پرسیارێکمێ بۆ کاک ڕێباس بەڵێ کاک ڕێباس پێتان وانییە ئێوە ئەم قەیرانی کە تووشی هەرێمی کوردستان بووە ئێوە بەشێکی سەرەکی ئەگرنە ئەسۆ چونکەم ئێوە لە کاتی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستاندا باستان لەوە دەکرد کە ئێوە دەسەڵاتێکی هەم ئابووری و هەم هێزێکی سەربازیتان هەیە بۆیە ناکرێکێتی نیشتیمانی کوردستان فەرامۆش بکرێ و لە کایە سیاسەکان دوور بکرێتەوە بۆچی ئێستانیان ئەو هێزە دارایی و ئەو هێزە ئابووریەتان بەکار بێن و هەرێمی کوردستان لەو بارودۆخە بێنە دەرەوە پرسیارێکیشم بۆ کاکشوانەیە بەڕێز کاکشوان پێتان وانێ ئێوە وەک پارتی دیموکراتی کوردستان لە کاتی پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستاندا زۆر دەستکراوە بوون و زیاد لە ئیستحقاقیاتی خۆتاندا بەلایەنەکانی تر و هەرێمی کوردستان تووشی ئەم بارودۆخە بوو پرسیارێکیش بۆ مامۆستا فەرمان کاتم زۆر کەمە بەڵێ من پرسیار نێ بەس تکایە مامۆستای بەڕێز دەکری ئێوە یعنی هەموو جارێک شتەکان نەسوڕێنەوە بۆ ئەوەی ڕێگە لە سەرۆکی پەرلەمان گیرا و سەرۆکی پەرلەمان نیانێژ بێتەوە بۆ هەولێر بۆی وەزعی کوردستان ئێستاوای لێ هاتووە ئەوە هیچ ڕابطێکی نییە ڕاپەڕینی شاری هەولێر ڕۆژێکی پیرۆزە ئێمە بێ شانازی پێوەکەین ئێوە زیاترە وایە قسەتان لەسەرەوە کردای ئێمەشتان ناچار کرد بێنە نا ئەو نیقاشە و قسە لەسەرەوە زۆر سپاس بەڵێ کاک ڕێباس لە جەنابتەوە دەست پێ دەکەم بەس ئەگەر بە کورتی کاچی پێشمەرگەی دێرین من ڕێز و حرمەتم بۆی هەیە ئەمەی کە ئێستا جیاوازی لە پلەکان هەیە بە تاکید من پشتگیری لە قسەکەیەکەم نا ئەوەی کاکەی پێشمەرگەی دێرین لەسەر پلەی بوو من تاییدی دەکەم گەندەڵیەکی زۆر لە ناو ریزی لیستەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە و ئێمەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەردوو لامان لێی بەرپرسین ئەمەش لە نەتیجەی ئەم برایانەی بە هەڵا یا لەسەر واستەکاری یا لەسەر خزمێنە یا لەسەر ئەوە پشتگیری خەڵکێکیان کردووە کە لە خەباتی شاخدا بەشداری نەکردووە بە خەباتی شاخ بووە نووسێ و پلەی بەرزیانداتێ یا خەڵکێک تەقاعد کرا بە پلەی سەربازی کەسی سەربازی نەبووە من وەکو خۆم پشتگیری لە ڕایەکە دەکەم بەڵام ئێستا حەلەکەشی ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی چاکسازی داناوە بۆ ئێمە ئیعادەی نەزەر بکەنەوە هەر کەس بەش بە حاڵی خۆمان پێشمەرگە دێرینەکان کۆمەڵی کەم ئەندامانی سەنگەر هەموو ئۆرگانەکانی تر ئیعادەی نەزەر بکەنەوە بۆ پرسیاری دووەمی کاکە ئێمە ئەو کاتی لەسەر مەسەلەی بەغدا لەسەر مەسەلەی عێراقا بۆ ئابووری هەرێمی کوردستان دوو تێڕوانی هەبوو تێڕوانی یەکێتی نیشتیمانی کوردستان چکۆ تۆ پرسیارەکەت بە تایبەت بە یەکێتی کرد بەنامن مەسئولیەتی حکوومەت ڕاناکەم لەگەڵ هاوشان کاک ڕێباس ئەگەر هێشتان کورتی کەیتەوە بڵ ئێمە ئەو کاتی ڕێیمان وا بوو لەگەڵ دەستوری عێراقا لەگەر ئەوەی عێراق ببینێنەوە جارێک تا بزانین شتێکی دێتە پێشەوە بۆ ئەوەی ئەو ئابووری سەربەخۆی هەرێمی کوردستان تووشی ئەو ڕێگری ئەوانە نەبێ بەڵام ڕایەکەمان لەبەر ئەوەی برایەتی و یەکڕێزی خۆمانە ڕایەکەمان کێشاوە و گەشەمان بە ئابووری ناوخۆی هەرێمی کوردستان بەڵێ کاک شوان زۆر بە کورتی زۆر لەبەرەوەی لە سلێمانی و پێمەڵێن کاتک زۆر کەمەوە تەفاهمی ئەو نیفعالەیە بەڕێزێ دەکەم کە قسەکانی زۆر لە حەماسەتەوە پێوە دیار بوو هەوێنی تەباوی یەکڕێزی کە ئاوات و ئامانجی ئەم خەڵکی کوردستانە بەڵێ ئێمە زۆر هەوڵدرا کە ئەوەی کە ئەو وەزعیکە وەکو باس کرا لە 12 ڕوونەدا بەڵام ئەمە دیتمان کە پێی ناوی لێکوانە باسی بکەینەوە کە کۆمەڵە بەڵگەشەیە کە ئەو بارودۆخە وای دەهات کە ئەوە دەبایە ڕووبدا زۆر جاریش بە ڕاشکاویش باسمان کردە ئەوە لە خراپ بووە ینی وەنە بۆ ئەو تەوەجهەیەکە جیلا بەر باری تەوەجهش خراپە بەڵام لە خراپە باشەکان بووە ئەوە نەکرابە لەوانەیە بەڵێ کاک شوان و وەزعیشتدا بڕۆیش باە بەڵێ کاک شوان گەلک زۆر سپاس بۆ کاک شوان شێخ ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە لەگەڵماندا بووە زۆر سپاس بۆ کاک فەرمان ئەندامی پێشووی فراکسۆنی گۆڕان کە لەگەڵماندا بوو هەروە هاوڕێ کوردۆ ئەندامی
ئەندامی کۆمیتەی پارێزگای حزبی شوعی کوردستان لەگەڵماندا بۆەوە کاک ڕێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵماندا بوو زۆر داوای لێبوردن لە ئێوەش دەکەین لەبەرەوەی برادران ئێستا بە شێویشی ڕاستەوخۆ وتاری مقتەدا سەدر لەسەر خۆپیشاندانەکانی شاری بەغداد دەگوازنەوە زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم گفتوگوۆیە بەڵێ دەگەڕێنەوە بۆ ستۆدیۆکانی سلێمانی.